یاسای تێپەڕاندنی قەرز لە پەرلەمانی عێراق و لێکەوتەکانی لەسەر کوردستان تەوەریم هەفتەی پرۆگرامی ستۆدیۆ 24 دەبێت بە بەشداری بەرەم عەلی نووسەر و ڕۆژنامەنووس، دکتۆر سەوران بەرزنجی یاسەناس و شۆڤەکار، ڕێبوار هادی سەرۆکی لێژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق، مەسعود حەیدەر ئەندامی خولی سێمی پەرلەمانی عێراق. ئەم کاتتان باش. دیسان لە دوای نیوەشۆ و بەدروستی لە بەرەبەیانی ڕۆژی 12/11 2020 پەرلەمانی عێراق بە ئامادەبوونی پەرلەمانتارانی عەرەبی سوننە و هەروەها عەرەبی شیعە لەژێر ناونیشانی یاسای ڕێگەپێدان بە قەرز یاخود ناوی بنین یاساکە بە تەواوی ناوی یاسای پڕکردنەوەی کورتهێنانی بودجەیە لەژێر ئەم ناونیشانە بڕیارێکی زۆر توندیان دژی کورد و هەرێمی کوردستاندا. بێگومان ئەم بڕیارە وەک دواتر وردەکارێکی باسەکەین لە ناوەخنیە جۆرێک لە سزادانی سیاسی بۆ خەڵکی هەرێمی کوردستانتیایە، هەروەها بۆ نزیکەی 5,800,000 کەس کە لە هەرێمێکی فیدرالی ئەم وڵاتە ئاژین. بێگومان ئەمە یەکەم جار نییە کە پەرلەمانی عێراق لە دژی کورد بڕیار دەربکات، هەروەها یەکەم جاریش نییە پەرلەمانی عێراق بە بێ کورد بڕیار دەربکات. بەڵام ئەم بڕیارە وەک لە پەیامی سەرکردە باڵا سیاسیەکانی هەرێمی کوردستان خوێندمانەوە، وەک لە دەنگدانەوەکان خوێندمانەوە، ئەتوانم بڵێم لە 2003ەوە تا ئێستا بە خراپترین بڕیاری نخبەی سیاسی حکومڕانی ئێستای عێراق و ئەم 7 ساڵی عێراق حسابەکرێ و هەروەها جۆرێک لە تێگەیشتنێکیشی نەهێشت بۆی کە عێراق سێ پێک هاتە بێ، ئەنەوەی کە جاران ئەیانوت عەرەبی سوننە و عەرەبی شیعە و کورد، ئێستا تقریباً بووە 2 پێک هاتە عەرەب هەمووی پێکەوە لەناو لە ڕێی پەرلەمانەوە ئەم بڕیارەیان دژی کورد و خەڵکی کوردستان دەرکرد. ئەم بڕیارە مشتومڕی زۆری لێکەوتەوە، بەڵام ڕەنگە وەک چۆن مشتومڕی لێکەوت بێتەوە ئاوهاش کۆمەڵە پرسیاری زۆر گرنگی لای خەڵک بەجێهێشت بێ کە گرنگە ئێمە بتوانین لە ڕێی ئەم بەرنامەی ستۆدیۆ 24 گفتوگۆ لە وەڵامی ئەو پرسیارانە بینەوە. پرسیارە گرنگەکان بە زۆری ئەوانن کە هەوڵین لەم بەرنامە پێکەوە بە هاوکاریان بە ڕێزانە جواب بینەوە. پرسیارەکان ئەوانن ئایا هۆکارەکانی دەرکردنی ئەم بڕیارە لە پەرلەمانی عێراق و لەم کاتەیە چی بوو و ئایا ئەم بڕیارە تا چەند لەگەڵ دەستوری هەمیشەی عێراق دێتەوە؟ ئایا ئێستا هیچ دەرفەتێکی یاسایی ماوە بۆی ئەو بڕیارە مەترسیدارە نەکەوێتە واری جێبەجێکردنەوە؟ ئایا وەک پرسیاری ئەوە کرێ بۆچی نیسابی قانونی تەواو بوو بە بێچوونە ژوورەوەی پەرلەمانتارانی کورد بۆ ناو ئەو دانیشتنێکە ئەو بڕیارە پرسی لێدرا؟ ئایا ئەگەر ئەم بڕیارە وەکو خۆی جێبەجێ بکرێ و بێتە جێبەجێکردن و بکەوێتە واری جێبەجێکردنەوە، ئایا ئەم بڕیارە ئایندەی عێراق بەرەوکوێ بە؟ لەوەش گرنگتر ئایندەی کورد و هەرێمی کوردستان بەرەوکوێچێ لە وڵاتێکە کە لە ڕێی پەرلەمانە و بە یاسا بڕیاری ینی جۆرێک لە بڕیاری بڕینی موچە و بودجە و بژێوی و قوت و نانی خەڵکی ئەم هەرێمە بدرێ. لەوانە گرنگتر پرسیارێکی تر سەری هەڵداوە کە بۆچی پەرلەمانتارانی عەرەبی سوننە ئەو ڕۆڵە خراپەیان جێڕا لە پای ئەو هەموو باشەی کە کورد لەگەڵی کردن. لەوانش گرنگتر ئەوەیە ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستان چۆن ڕوبەڕووی لێکەوتەکانی ئەم بڕیارە بینەوە ئەگەر وەکو خۆی جێبەجێ کرا و چی لە ئاستۆی سەرکردایەتی سیاسی کوردستان و حکوومەتی هەرێم و حیزبە سیاسیەکان و چ ئەوانەی بەشدارن لە حکوومەت چ ئەوانەی ئۆپۆزیسیۆن هەروەها هاوڵاتیانی کوردستانیش چیان لە ئەستۆیە. پرسیاری زۆر داغداری گرنگتریش ئەوەیە کە بۆچی هەمیشە ئێمە لەم ڕووداوانە ئەڵێن خیانەتمان لێکراوە، هەتاکەی خیانەتمان لێ بکرێت، بۆچی هەمیشە ئامادەی خیانەتمان لێ بکرێت؟ هەموو لایەکتان بەخێر بن. زۆر سپاس. دکتۆر سۆران، ئەوە گرنگە لە سەرتاوە باز لەوە بکەین کە ئەم بڕیارە تا چەند دەستوریە؟ بەڵێ کاکبەرم زۆر سپاس. چەند لەگەڵ دەستور دێتەوە؟ بەڵێ بخۆی ئەگەر ینی وەڵامی و پرسیارە ڕەنگە ڕامان کێشێ بۆ لقوپۆپی تر کە ئایا لە عێراقا تا چەند یاساکان ئەسڵەن جێبەجێەکرێن و ئایا جێبەجێکردنی ئینتیقائیانە یاساکان ئەوانەی کە پەیوەندیان بە کوردستانەوە هەیە جوان جێبەجێکرێن و چاودێریەکی ورد و پوختی پەرلەمانیە چێتە سەر بۆ یاساکانی دیکەش بە شێوازێکی دیکەیە. ئەنی هەر پێشەوەی و قانونی کە جنابەت باست کرد، ئێمە لە حوزەیرانی ڕابردووە پەرلەمانی عێراق بواری بە حکوومەتی عێراقیدا کە یاسای قەرزی گشتی بۆ پەسەند کرد بۆی کە بتوانێت
20 ملیار دلار قرض بکات لەوێدا بە دەقتیایەتی کە ئەبێ 15% و قەرزەی کە حکوومەتی کە تەرخان بکرێ بۆ هەرێمەکان و بۆ بەرهێنان و بۆ ئەو پارێزگایانەی کە کەم خزمەت کراون بەڵام ئەگەر بین بە وردی حسابی بکەین ئەو پارەیە قەرز کراو کو ئەو 15% و چۆن تەرخان کرا مەسەلەن بۆ هەرێم و بۆ پارێزگاکە و بە هەمان شێوە یاسای بودجەی ساڵی 2019 کە بە دەقتیایەتی کە بە هیچ شێوەیەک نابێت مەسلەی پشکی کوردستان و مافی فەرمانبەرانی کوردستان بخرێتە ناو چارچەوەی ململانە سیاسیەکانەوە و نابێت بە هیچ شێوەیەک بە دەقتیایەتی کە ململانە سیاسیەکان و ناکۆکیەکانی نێوان هەردوو حکوومەتی فیدراڵی حکوومەتی هەرێم کاریگەری لەسەر پشک و مافی فەرمانبەرانی کوردستان هەبێت. بەڵام ئەمە بینیمان هەمویان پێشەل لەکرێن و پێشەل کراون و بەداخەوە نە بە دوواداچوونی پەرلەمانی هەیە نە لایەنەکانی دیکەش خۆیانی لێ بە ساحەبەکە. تایبەت ئەگەر بە یاسای پڕکردنەوەی کورتێنانی دارایی قسە بکەین ئەم یاسایە بە هەر جۆرێک لە پێوەرە دەستوریەکانی ئەدەی ناتوانانی پێی بڵێ یاسایەکی تەواو دەستوریە و بە پێچەوانەوە ئەتوانی بیسەلمێنی کە زۆر بنەمای دەستوری پێشەل کردەوە و لە زۆر شوێنان لەگەڵ جەوهەری ئەو بنەما یاسای و دەستوریانەی کە بۆ عێراق دانراوە لە ساڵی 2005 ئەم قانونە پێشێلی کردووە. چۆن بۆ نمونە ینی ئێمە لە دیباجەی دەستوری عێراقیە کە دانراوە وەسفی دەوڵەتی عێراقمان بۆکە کە ئەبێت دەوڵەتی قانون بێ و قانون تایە سەروەر بێ و سەروەرێتی قانونیش و دەوڵەتی قانونیش بەچی دروستە بێ بە دووشت یەکەمیانەوەیە کە ماف و ئازادیەکانی هاوڵاتیانی عێراقی پێشێل نەکرێ بە قانون و دووەمیان ئەوەیە کە ئەبێ قانونەکان ملکەج بن بۆ دەستور و نابێت پێشێل بکرێن وەلایانی بەرپرسیش لە دەرچوانی قانونەکانە پێویستە پێوەی پابند بێ و جێبەجێ بکە کە دەی ئەم پێوەرانە لێکە دەینەوە ئەوەیە کە ئێمە لە دەستوری عێراقیە بەڕوونی دیاری کردووە لە خاڵی جیمی لە خاڵی جیمی بڕگەی یەکەمی مادەی دوا بەڕوونی ڕوونی کردوێتەوە کە نابێ هیچ قانونێک دەربچێ کە پێچەوانەی ماف و ئازادیەکانی هاوڵاتیانی عێراقی بێ. ئەمە دەقی دەستورە و مەرجێکە بۆ دەرچواندنی هەر قانونێک. مەرجی یەکەم فلتەری یەکەمی دەرچواندنی هەر قانونێک ئەوەیە کە نابێ پێچەوانەی ماف و ئازادیەکانی عێراقیەکان بێ. باش کە دێینە سەر بڕگەی مادەی 14 لە خودی دەستورەکە ئەڵێت نابێت هاوڵاتیانی عێراقی بە هیچ شێوەیەک جیاکاریان لە نێواندا بکرێت لە ڕووی یاسایی و مافەکانیانەوە بەهۆی نەتەوەیان کە جیاوازە بەهۆی زمانیان کە جیاوازە بەهۆی هەر پێوەر و بەهۆی ڕەگەز و ئەوانەوە. بەڵام کە دەی وردی ئەەکەیتەوە ئەم یاسایە حکمێکی تایە بۆ هەموو عێراق بۆ هاوڵاتیانی دیکە و دیسانەوە ئەلێرەیە هاوڵاتیانی کوردستانی جیا کردوێتەوە لەبەرەوە کە جیاوازن لەبەرەوە نەتەوەیەکی جیاوازن لەبەرەوە لە شوێنێکی جوگرافی جیاوازان لەبەرەوە زمانیان جیاوازە لەبەرەوە لە هەموو شتێکا جیاوازن. کەواتە ئەلێرەدا مادام جیاکاری کراوە دەرحەق بە تایفەیەک بە گروپێکی جاری کراو لە هاوڵاتیانی عێراقی ئەوە ئەلێرەدا خاڵی یەکەمی نادەستوری بوونی ئەم قانونەمان بۆ سەلمێ و بە بەڵگەی وەشکە حکوومەتی عێراقی خۆی لە زاری وتەبێژەکەیەوە ڕاگەیاندووە کە ئەمە جۆرێکە لە سیاسەتی برسیکردنی هەولێر و سلێمانی و دهۆک و تێرکردنی ئەمبار و بەسڕە و بەغدا و ناوچەکانی دیکەی ناوەڕاست. ئەمە پێوەری یەکەمی. پێوەری دووەمی ئەوەیە کە لە کاتێکا مادەی بڕگەی سەی مادەی 121 دەستوری عێراقی کە باسی بوجە و دارایی و چۆنێتی با بڵێن بەگەڕخستنی سەروەت و سامانی عێراقمان بۆ کاتەوەی ئەڵێت پێویستە لە ناو سامانی گشتی عێراقا بڕێکی دیاری کراو بە ئەندازەی پێویستی و بە ئەندازەی ژمارەی دانیشتوانی هەرێمەکان ڕەچاو بکرێ و حیسەیەکی عادل و دادپەروەرانە بۆ هەرێمەکان تیادا بنرێ ئیتر بەبێ هیچ مەرج و پێودانگ و ئەوەیەک هیچ شتێکی لە دەستورادا نەناو ئەم بیدعانەی کە دوای با بڵێن بەهۆی سراعە سیاسیەکان و ئەوانەوە داهێنراون ئەمانە بەڕاستی بیدعەیەکی سەیئە بیدعەیەکی عێراقیانەیە کە هیچ پەیوەندیەکی بە خودی دەستورەوەنی عفومە کاکبەرم اینجا کە لە مادەی سەودەی دەستوری عێراقی مەسەلەی قەرزی تەرخە یعنی یەکلا کردوێتەوە کە لە دەسەڵاتی حکوومەتی فیدراڵیە بەڵام لە مادەی 106 دەستورا جارێکی تر ئەڵێت ئەبێت بە ڕێژەیەکی هاوسەنگ بەشی هەرێمەکان لە هەر قەرزێکا بێ کە حکوومەتی عێراقیەکە دیسانەوە ئەمەش بە بێ مەرجناوی هێناوە و ئەم یاسایش کە کراوە ئەسڵ ناوەڕۆکەکە و کرۆکەکەی ئەوەیە کە حکوومەتی عێراقی تەکمیلەکردنی ئەو یاسایی مانگی حوزەیرانە کە بێ حکوومەتی عێراقی قەرز بکە و بۆ ئەوەی کە
با بڵێن ئەو کەم و کوڕێی کە هەیە پڕی بکاتەوە. کاک مەسعود جا لەو تێبینیانی ئەگەر هەت بێ لەسەر قسەکانی ئێمە بۆچی لەم کاتەیە ئەمە زۆر گرنگە بۆ لەم کاتەیە پەرلەمانی عێراق بۆ حزورە شیعی و سونیای عەرەبیە ئەمەیان کرد؟ بەڵێ زۆر سپاس. وڵی خۆی دوو هۆکاری یا چەند هۆکارێکە، ینی دوو هۆکاری زۆر ئەساسیە، یەکێکیان سیاسیە. سیاسەکەش ئەوەیە کە هەژمونی وڵاتێکی ئیقلیمی تەواو بەسەر پێکهاتەی شیعایە، خود زۆرینەی پێکهاتەی شیعایە زاڵە و ئاراستەیانەکە و بەشێک لەم داڕشتنە پەیوەندی بە و ململانەوە هەیە کە لەم ناوچەیە هەیە و بە تایبەتی لە نێوان ئەمریکا و ئێران و هەوڵی بڕینی هیلالی ئێرانی کە لە سنجارە و دەستی پێکردووە بەشێکی ئەساسی پەیوەندی بەوە هەیە و ئەمە بەکارهێنانی هەندێک ئەوراقی سیاسیە کە ئێران بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاری دێنێ. ئەمە حەقیقەتێکە، کەسیش ناتوانێت کۆڵی لێ بکە. طبعا لەگەڵ ئەم هۆکارە دەرەکیەیە هۆکارێکی ناوخۆشی هەیە، ینی ممکنە کاکڕێباریش ملاحەزەوەی کرد بێ من خۆشم هەتا چواری بەیانی لەگەڵ پەرلەمانتارانی خۆمان لە پەیوەندیە بووم و لەگەڵ شیعەکانیشان لە پەیوەندیە بووم بە سەراحەت وتیان ئێمە هیچ قسەیەکی ترمان نییە بۆ شەقامی عێراقی ئەوە ئینتخابات دەست پێەکە و مەجبورین موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ببڕین بۆی قسەیەکمان هەبێ مادام هەرێم نوتی ڕادست نەکرد ئێمە شەو موچەکەیانە بڕین. یعنی ئەمە دیعایە دەست پێکردنی دیعایەی ئینتخابیە لە عێراقە. بەشێکیشی ئێمە خەتای خۆمان، ئێمە نابێ هەر با بڵێن ڕۆڵی خۆمان ئەوە بکەین نادیدە بکەین. کورد حەزورێکی بەهێزی لە عێراقا نییە، لە بەغدایە نییە و من بە پێی تەجروبەی خۆم لە خولی پێشوو شاخولی سێ ممکنە کاگڕێواریش ئەمە ینی هەستی پێکرد بێ زۆر جار ئێمە لە وەقتە زائعە فریاکەوین بۆ تەشریعکردن زلاوازەی کورد لە بەغدا، ینی ئارەزوومەندانەی یا بە فشارێکە نابێت. ئەزانی ینی پێویستمان بەوە هەیە بەڕای من مراجعەی وەزعی کورد بکەین لە بەغدا و چۆن چاکتری کەین هەماهنگی هەبوونی خەڵکی بەتوانە بەهێزکردنی ئەو تیمانەی کە هەیە لەوێ، ینی ئەمە خەلێلێکە خەلێلێکی بنیەویە لە ئیشکردنی کوردیە و هۆکارێکی تریش ئەوەیە بە سەراحات شیعە لە 2002 تەواو بە ئاراستەیەکی جیاوازە بڕیاریدا بە ئاراستەیەکی جیاوازە ئیش بکە لە عێراقا، ئەویش شکاندنی ئەو بنەمانەیە کە دەوڵەتی عێراقی لەسەر دروستکرا کە لە 2002 لە لەندەن ئیتفاقی لەسەر کرا ئەو کاتیکە اجتماعی معارضە کرا لەوێ کە دەوڵەتی عێراقی دەوڵەتێکی فیدرالیە بێ و لەسەر بنەمای توافق و توازن و شەراکە دروست دەکرێت. توازنی مکەوناتی لە هەموو مؤسسە فیدرالیەکان کە پێکهاتەکان وجودیان هەبێ لە هەموو ئاسەکان طبعا ئەمە شکێنراوە و شەراکە کە کورد فعلا شەریک بێ یاخود پێکهاتەی سونی شەریک بێ لە بڕیاری سیاسی، لە بڕیاری ئەوەی کە پەیوەندی بە سیاسەتی خارجیەوە هەیە، سیاسەتی ئەمنیەوە هەیە، سیاسەتی اقتصادیەوە هەیە، ئەمانە نییە. بەنسبەت تەوافقەوە ئەوەی کە هەبوو تۆزێک مابووە ئەوەی تەشریعی قەوانی لەناو پەرلەمانە بە تەوافق بکرێ بە زۆرینە و کەمینێتی نەپەڕێنرێ، ئەمەشیان شکاند. ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە. بۆیە هەم جەنابی سەرۆک بارزانی و هەم سەرۆکی حکومە سەرۆکی هەرێم و تەنانەت ئەحزابی کوردیش بە مەرازینین، ئەحزابی کوردی بە شێوەیەکی گشتی بە مەرازینی لەبەرەوەی لە عێراقا ممکن نییە حکم بە زۆرینە و کەمینە بکرێت. سونە هەمیشە کەمینەیە، کوردیش هەمیشە کەمینەیە، واتە شیعە لەبەرەوەی ژمارە ئەندام پەرلەمانەکانی شیعە لە 180 پەرلەمانتار زیاترن، هەرچی قوانینی دەوڵەتی اتحادی هەیە بە ئارزوی خۆیان تێپەڕێنن. ئەمە خەلێلێکە. خەلێلێکی تر ئەوەیە کە نظامی سیاسی لە عێراقا لەسەر ئەرزی واقع تا ئەم لەحظەیە هەم مەرکەزیە و هەم فیدرالیە. هەرێمی کوردستان لەسەر بنەمای فیدرالیە تەعاملەکە، قوانینی دەوڵەتی عێراقی لەسەر ئەساسی مەرکەزیەت تەشریع کرێ. یعنی بۆ نمونە آخر قانون کە زۆر گرنگ بوو، قانونی ئیدارەی مالی ژمارە 6 لە 2019 بۆ دەوڵەتێکی مەرکەزی دروستکرا، ئەمە هی دەوڵەتێکی اتحادی نییە. ئەمە خەلەلە. لە عێراقا مشکلەی ئەومان هەیە، ئێمە پێویستمان بۆ هەیە لە عێراقا بین بۆکو پێکهاتە ڕێککەوین لەسەر
بەڕێوەبردننی سەرچاوەکانی داهات لە وڵاتەیە ینی من لە زۆر شوێنیکە ئاماژەم پێکردو بۆ نمونە وەزارەتی نەوتی عراقی قوانین و تعلیماتی وەزارەتی نەوتی عراقی هی وەزارەتێکی هی دەوڵەتێکی فیدرالی نییە هی دەوڵەتێکی مرکزی صرفە لەوەتی دەوڵەتی عراقی دروست بووە ئەم قانونانە نووسراوەتەوە لەسەر ئەم ساسە تعامل لەگەڵ سەرچاوی سروشتیەکە ئەمانە کێشەیە تێڕوانینی کوردی مەسەلەن ئێستا بۆ نمونە ئەمبار ماوەیەکی لەبێ بە هەرێم غازی هەیە ئەمبار ئەگەر دەستی کرد بە ئەستیسمار لەو جانبە ئایا ئەو جاموچەی سونەشە بڕن و حیسارێن لەسەر فەرزەکەن ئەمانە خەلە لە بەڕێی من پێکاتەی کورد و سنە و شیعە هیچ حالێکی تریان نییە لەم قۆناغەیە لە چوارچەوەی ئەم دەوڵەتەیە پێکەوە بژین بەڵام گرنگیشە عقلیەتی حکومڕان لە بەغدا بە سنە و شیعەشەوە لەوە تێ بگەن کە دەوڵەتی عراقی چیتر دەوڵەتێکی مرکزی نییە و پێویستە لەسەر سەرواتی ئەم وڵاتە لەسەر سەرچاوە سروشتیەکانی لەسەر شێوازی بەڕێوەبردننی ڕێکەوتن بگرێ حتا ئەگەرەکو بۆ نمونە ئێستا زۆر جا لە عێراق باسیەوەکەن هەرچی نەوتانی ڕادەستیکەن پشکتانە دێنێ لەمەش کێشە هەیە ئەگەر هەرێمی کوردستان دواتر تەواویکەی کاک مەسعود با دەرفەتێک بۆ کاک ڕێبواریش بەڕێزان هەر بۆ ڕوونکردنەوە یان ئێمە هەر وەختێکە وشەی ئەڵین سونە و شیعە و کورد و ئەوانە ئێمە ڕێزێکی زۆرمان هەیە بۆ نزیکەی گەر هەڵەندە 8 ملیۆن یا تا 9 ملیۆن کوردی شیعە هەیە لە ناو هەرچوار پارسی کوردستانە کە ئەڵین شیعە یا عەرەبی شیعە یا با بڵێن نوخبەی شیعەی دەسەڵاتدار ئێستا لە عێراق بەسمان ئەمێ بەدروستی کاک ڕێبوار هەر تێبینێکت هەبێت لەسەر قسەی ئەو بەڕێزانەوە شتێکی ترێ بەڵام ئەو شەوە چی گوزەرا ینی زۆر خەڵک ئێوە تۆمەتبارەکە بڵین بەگشتی پەرلامانتارە کودەکان ئەگەر چی یەک دەنگ بوون بە هەمووتان پێکۆڕەتان کردەوە بە وێڕە هەموو جیاوازیەکان لە بیر وەچوونتانە بەڵام ئەڵێن ئەگەر پەرلەمانتارانی کورد نەبوونایە نیساب تاوان نەبووە و دانیشتە فەشەل لێنە ئێوە ئەتانتوانی فەشەل بۆ دانیشتە بێن بەڵێ دیارە ئەوەی کە ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو لەسەر تێپەڕاندنی قانونی تەمویلی ئەدزیمالی ڕوویدا لە پەرلەمانی عێراق ئەوە بووکە شیعە با بڵێن لایەنی زۆرینەی پەرلەمان و لەگەر هەندێک لە لایەنی سونە لە پەرلەمان بڕیاری خۆیان پێشوەختەدا بوو لە سەرەوی هاتنی یاساکە جارێ دەمەوێت باس لەوە بکەم کە لە حکوومەتەوە لە بۆ پەرلەمان هاتووەکو مەشروعی قانون ئێمە لە حەزەمان هەبوو لەسەر خودی یاساکە چونکە ئەو یاسایەت تەواوکردنی قەرز بوو ئەوەی کە لە 24/6 لە پەرلەمان دەنجی لەسەر درابوو کورتێنان بوو لە موازنە پێویست نەبوو ئەو تەفاسیلەی تێدا باس بکرێت کە وەکو موازنە با بڵێن ئەو شێوازی تەوزیعکردنەکە و ئیلتیزامکردنی هەرێمی کوردستان ئەو بابەتانەی کە تێدا باسی لێوە کرد ئەوە لە لیژنەی مالی ئیشی لەسەر کرا لایەنی زۆرینەی شیعە و هەندێک لە یان توانین بڵێن بەشێک لە لایەنی سونەش بەیەکەوە بڕیاریان لەسەردا و دەنجیشی لەسەردرا لەناو لێژنەی مالی دوای ئەوە هاتە پەرلەمان ئەوەی لایەنە کوردەکان با بڵێن کورد لە کوردستانیەکان کردیان بەڕاستی هەموو لایەک بەیەکەوە هەوڵی جدیدرا دانیشتەکان بەردەوام بوون چەندین دانیشتن کرا لە ماوەی ئەو چەند ڕۆژەی ئەخیری و بەتایبەت لە ڕۆژی کۆتایی بەڵام لایەنی عەرەبی دەتوانین بڵێن لە پەرلەمان بەڵێ نیسابی یاسایی پەرلەمانیان تەواو کرد بە تەنیا ئێمە ئەو کاتێک کە بەشدار بووین لەگەڵیان هۆکارەکە ئەوە بوو بەس بتوانین بۆ چەند کاتژمێرێک ئەو مادەی کە تایبەتە بە کوردستان ڕابگیرێت لە ئەوەی زیاتر مفاوەزاتی لەگەریان بکەین و بگەینە حەلک بەڵام دیار بۆ ئەوان بە هەموو شێوەیەک پێشوەختە بڕیاری خۆیاندا بووکە ئەو یاسا تێدەپەڕێت جەنابیش دەزانی معلومە بڕیار لە یان با بڵێن یاسا لە پەرلەمانی عێراق و لە هەموو پەرلەمانی دنیا بە زۆرینە و کەمینە تێدەپەڕی ئەگەر بێت و مراعاتی بابەتی تەوافق نەکرێتن و ئەگەر دیموکراتیەتی تەوافقیەوەی کە لە عێراق باسی لێوە دەکرێتن ئەو مەبادئانەی کە عێراقی نوێ لەسەر بنیادرا تەوافق و تەوازن شەراکەت ئەگەر هاتو پێشێرکرا ئەوان دەتوانن بە زۆرینە تێی بپەڕێن و بەداخەوە بەڕاستیە تا ئێستاش لە دەوڵەتی عێراق مؤسساتی دەستوریەکانمان تەواو نییە ئێستا مە باس لەوە دەکەین کە حکوومەتی ئیتیحادیان با بڵێن حکوومەتی فیدرالی لە عێراق بوونی هەیە بەڵام نمونەیەکی دیکەی فیدرالین بدەنێت لە هەموو دنیا ئەگەر هاتووەکو ئەو نمونەی فیدرالی عێراق بێتن لە هەموو دنیا وڵاتانی فیدرالی دوو ئەنجومەنیان هەیە ئەنجومەنی نوێنەرانیان هەیە و ئەنجومەنی ئیتیحادیان هەیە ئەوە گەورەترین خەلە لە هەتا ئێستامە لە عێراق نەمانتوانیە چارەسەری بکەین هۆکارەکەش ئەمەی کورتنین هەوڵ هەبووە چەندین پرۆژە سەبارەت بۆ بابەتە پێشکەش کراوە بۆ ئەوەی بتواندرێ یان مقتەرح هەبووە لەوەی بتواندرێ ئەو فەراغە دەستوریە ئەو نەقسە لە مؤسساتی دەوڵەت پر بکرێتەوە
يعني ئەگەر حسابی ژمارەی کورد بکەیت با بڵێن ئەندامانی پەرلەمانی کورد بکەین نوێنەرەکانی کورد بکەیت لە پەرلەمان بە هیچ کاتێک ناتوانن بگەنە ئەو ژمارەیە کە بتوانن بە تەنیا یاسایەک تێپەڕێن بەڵام مانای فدرالیت لە وڵاتانی دنیا ئەوەیە کە مەجلیسێکی دیکە هەیە پێدەگوترێ مەجلیسی ئیتیحاد ئەوەی پێدەگوترێ مەجلیسی شوخ هەر ناوەک بەجێرەی ئەو وڵاتەی خۆی دە حەقی ئەوەی هەیە کەەوە یاساکان ڕەت بکاتەوە و معلومیشتانە لای بەڕێستان مادەی 138 کاتی خۆی کە لە دەستوری عراق لە مەوادی انتقالیەکانە لە ساڵی 2005 کە ئەو سەلاحیەتێدا سەر کۆماری ئەو کات بۆی بتوانێت یاساکان ڕەت بکاتەوە ئەگەر هاتوو باڵێن تەوافقیان ئەگەر هاتوو هەر مخالفەیەکی دەستوری تێدا هەبی لە بۆ یەک دەورەی انتخابی بوو وها بڕیاردراکە لە ماوەی دەورەی انتخابی یەکەم یاسای مەجلیسی ئیتیحاد تەواو دەکرێتن و کە لە مادەی 65 و لە مادەی 48 باسی لێوە دەکاتن بە زۆرینەی دوو لەسەر سێ تێدەپەڕێت لەوەی هەموو لایەنەکان پێوە رازی بن و حەقی ڤیتۆ با بڵێن حەقیەوەیان هەبیتن هەر یاسایەک ئەگەر بەو شێوازەی کە یاسای قانونی تەمویلی ئەنزیمالی پێتێپەڕی لە پەرلەمان بتوانرێت لەوێ ڕەت بکرێتەوە بەڕاستی ئێستا کە بەدێن باس لە بابەتی ئەو یاسایە دەکەین ئەوە یەک لە نمونونەکانەکە لە پەرلەمانی عراق ئێستا کێشەکانە کە ڕوبەڕووی بینەوە ئەگەر ئەو مەجلیسی باسی دەکەین دروست نەکرێ ئەمە تا بەردەوام بین لە عراق تا لە پەرلەمانی عراقی بەردەوام بین ڕۆژانە تووشێ و کێشانە دەبینەوە لێ چارەسەرکردنی یان با بڵێن حەلی جەزری لە بۆ ئەو مۆزوعی ئەوەی کە ئەو مەجلیسە دروست بکرێت کۆمەڵێک مادەی دیکەی دەستوری هەیە بەداخۆیان تا ئێستا جێبەجێ نەکرێن ئەوانە هۆکارنکەوە ئەو شتێک کە لە پەرلەمان ڕوویدا ئەو شێوازەی کە یاساکەی پێدا تێپەڕی لە ڕۆژانی یان لە ماوەی داهاتوودا دووبارە و سێبارەش بکرێتەوە لە عێراق یەک لەو بابەتانی کە وایسە لەمەوێ ئیشارەتی پێ بدەم بابەتی مادەی 105 و 106 دەستورن 105 کە باس لە هەیئەتی عامە دەکاتن لە بۆ زمانی مشارەکەکردنی ینی با بڵێن مکەوناتی شعبی عراقیان ئەقالیم و محافظەکان کە ئیستحقاقاتی خۆیان وەربگرن لە بەڕێوەبردننی مؤسساتی دەوڵەت و هەروەها لە زەمالە و لە بەعثاتی دیبلۆماسی حەقی خۆی هەبیتن ئەوە یاسای دەرچوە لە پەرلەمان بە ژمارە 26 ساڵی 2016 هەتا ئێستا ئەو هەیئە دروست نەکرێت چەندین جار ئێمە تەکیدمان کردیتەوە لە حکوومەت بەڵام دوای دەرچوونی یاساکەش ئێستا مماطەڵە دەکەن لەوەی کە ئەو هەیئە دروست بکەن هەیئەی دووەمیان ئەوەی لە مادەی 106 باسی کرایە هەیئەی عامەی مراقبەی تەوزیعی وارداتی ئیتیحادی ئەوە یەک لەو هەیئانەیە کە زۆر زەرورە کە باس لە تەوزیعی وارداتی ئیتیحادی دەکات بە شێوەیەک بە شێوەیەکی با بڵێن عەدالەتی تێدابی لە دابەشکردنەکە و هەروەها باس لە دابەشکردنی مساعدات و قەرز و منحەج دەکاتن کە دەوڵەتی عراقی بەدەستی دێنێتن ئەوەی هۆکاری ئەوەی کە هەتا ئێستا حکوومەتی ئیتیحادی خۆی دەدەستەوە لە دروستکردنی ئەو هەیە کە یاساکەشی هەیە ئەوەیە کە دەیەوێتن بە تێپەڕاندنی بەو شێوازەی کە ئەوەی کە یاسای تەمویلی ئەنزیمالیدا پێدا تێپەڕیە ئەگەر جارێک بڵێ دەرفەتی بە منیش بن هەندێک قسە بکەم وەک درێژەدام بە بۆچوونی ئەوەی بەڕێزانی لە بابەری ئەوەی کە ئێمەکە لە پەرلەمانی عێراق 40 کورسیمان هەبێ 50مان هەبێ 60مان هەبێ 7مان هەبێ ئەمە گرنگە کە ینی بە بەردەوامی ئێمە لە ڕێی میدیا لە ڕێی لێدوانەکان لە حتا ناو دانوستانەکانیش بە بیر خۆمان هەموو لایەنەکانی خۆمان و بە بیر عێراقیەکانیشی بینەوە بیر هەموو جیهانیشی بینەوە ئێمە لە دوای 2023ەوە کاک مەسعود لە سەرەتا باسی کرد ئەمە کە هاتوینەتە ناو حکومڕانیەوە لە عێراق و ڕۆڵمان هەبوو ڕۆڵمان دیوە لەوەی کە عێراق بنیاد بنینەوە سێ مەردی زۆر گرنگ هەیە کە هەندێکی لە سەرەتای با بڵێن معارەزەی دروستبوونی معارەزەی عێراقی بەرەی معارەزەی عێراقی قسەی لێ کراوە هەندێکی لەمانە لە دەستورە جێگیر کراوە ینی ئەمەی کە ئێمە دێین ناو حکومت لەسەر ئەو سێ بنەمایە لەسەر ئەو سێ بنەمای عێراقەوەین بڕێوە کە سازان هاوسەنگی هاوبەشی لەسەر ئەو سێ بنەمایە شتێکی کە هەیە کە وەتو عرفێک لە ناو عێراقا جێبەجێیەکرێت ئیش دیموکراسیەتی تەوافقیە سێهەم شت گرنگە کە لە ناو دەستوریشا هەیە و تەواو پەیڕەو کراوە کە سیستەمی فیدرالیە ئەمە ئێستا لە عێراق گوزارێت لەگەڵ هیچ یەک لەم مەرجانەی بەشداری کورد لە عێراقی تازەیە یەک ناگرێتەوە ئەمە ئێستا لە عێراق گوزارێ معاملەی حکوومەت و پەرلەمانی عێراق وەکو محافظەی ئەنبار بەسرە دیالە وەکو هەر محافظەیەک معاملەکەن لە کاتێکە ئێمە ینی بوونی کورد حزوری کورد لە ناو پەرلەمانە بە ژمارەی کورسیەکان ناپێورێ ئەگەر ئەوەی وەکو کاگرێبار باسی کرد یا کاک مەسعود ئێمە هەر کەمینین ئێمە هەتا لە ناو عێراق بین و هەتا عێراق ئێمە هەر کەمینین خۆ مەگە کارەساتێکی زۆر گەورە بووە ژمارە عەرەب کەم کات و ئێمە زیاد بین ئەگەرنا ئێمە هەر کەمینین کەواتە ئەو پەرلەمانی عێراق هەر شتێکی بوێ
وتوانشتی زۆر مەترسیداتر لەمەی کە لە نانبڕینیش بکات کە دەستکاری قەواری هەرێم بکە دەستکاری سیستەمی فیدرالی بکات کە وەکو گوتمان زۆرینن ئێمە ئەبێ وەکو هاوبەشی ڕاستەقین و هاوبەشی سەرەکی یعنی دوو پێکاتە هەیە جاری هەر لە دوای ئەم بڕیاری دوانزیمان وەردەکە و دوو پێکاتە لە عێراقی عەرەب و کورد جگەر لەگەڵ ڕێزم بۆ پێکاتەکانی تر وەکو ژمارە بەڵێ جا خۆ دیارە خۆ شەڕ 1970 ساڵە بەڵام مەبەستم ئەوەیە کە ئێستا ئێمە معاملەکە لە مواقعاکەین هەمان ئەتوان هەموو شتێ بکەن خۆ کاک ڕێبوار سەرۆکی لیژنەی یاساییە لە پەرلەمانە زان ینی ژمارەی پەرلەمانتارەکانی شیعە خۆیان بەتەنیا زۆرن عەرەبی شیعە ئەوەست بۆ ینی هەموو شتێکرێ بەڵام ئێمە گرنگە ئیترێمە لە ناو دانوستانەکانمانە لەگەڵ حکوومەتی عێراق بەردەوام ئێمە جەختمان لەسەرەوە ئێمە شەریکین لە وڵاتە ینی کورد و عەرەب شەریکن لەناو عێراق ئەگەر بڕیا بێمە عێراقی بین ئەگەر نا تۆ ئەتەوێ بە چەپڵە ڕێزانێک و سەرقەڵەمێک موچە ببڕی بودجە ببڕی وەڵامە هی نییە خۆ هەموو ئەوە ئەگەر هەڵەنەوەم 26 وڵاتی فیدرالی هەیە باوەڕ ناکەم جارێ یەکەم جارێ عێراق یەکەم وڵاتەکە یەک هەرێمی فیدرالی تەیە لەگەڵ ئەو وڵات بەراوردی وڵاتەکانی تر جا عێراق یەکەم وڵاتەکە مرکز بۆ خۆی بەدڵی خۆی مەعاش ئەبڕێ و موچە ئەبڕێ و پارە ئەبڕێ و یەکەم عێراق یەکەمین دەوڵەتی فیدرالیەکە ئەوها معاملە لەگەڵ هەرێمەکانی بکە و ئێمە کە لەوێ لەناو پەرلەمان دانیشتین پێک هاتەی ئەنی نوێنەری کوردین هەنی کورد کە پەرلەمانتاری لەوێ داناوە نوێنەری پێک هاتەی گەلی کوردستانە نوێنەری ئەوە نیە خۆ ئێستا هەندێک ویلایەت و هەرێم هەیە لە وڵاتە فیدرالیەکانی تر 5 کورسیان هەیە 4یان هەیە هەیەش سی هەیە خۆ ئەگەر بەم عورفی عێراقیشی لەسەر بکەن ئەوەی کە سیەکەی هەیە ئەوەی 20ەکەی ئەتوانن ئەوەی 4 کورسیەکە بخۆن قوتیبان هەر نمێنێ لە مەجلیسی اتحاد زۆرینە و کەمینە دەوری نابێت لە مەجلیسی اتحاد ئەزان مەجلیسی اتحاد زانم یعنی ئەو حیسەی باڵێن پێک هاتەکانەوەی هەرێمەکانە تایەتی ئەجا کێشەیەکی تر من هەموو جار ناچارم یعنی بچمەوە سەر تاریخ ئێمە ئێستا جگەلەوەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانمان لێداگیراوە ئێستا دەرکەو کە ئەنێ بمانخینچێن ئەم 4 پارێزگایشمان پێڕەوە نابینن لە کاتێکە من لە ماوەی ڕابردوو زۆر لەسەر مێژووی عێراق و کوردستان و خوێندەوە ئەم عێراقێکی ئێستا ئەم جوگرافیای ئەم نەخشەیە ئەسڵن لە دوای فتوحاتی ئیسلامی و عەرەبی تێکەوتووە پێش ئەوە عەرەبی بۆ نەهاتووە و بە درێژایی هەردوو ڕووبار لە سەری عێراق تا ئەم نەخشەی عێراقی ئێستاڵم تا خوارەوەی کورد بن لە قەراغ ڕووبارەکان نیشتە جێ بووە حکومڕانی خۆی کردووە کشت و کاڵی کردووە سەنعەت سازی کردووە هەموو شتێکی کردووە ئێستا لە پاش ئەو هەموو زوڵمە هاتینە سەر ئەوەی هەموو دنیا مەطلەبی کورد لەو 250 ملیۆنەکە ئەوە شی پێڕەوە نابینن جیالەوەی ئەشیانوێ هەرێم فەوتێنێ دکتۆر حەزەکەم بە ڕووی قانونیەوە باسی ئەوەش بکەین ئەرێ هیچ دەرفەتێک ماوە لە ڕووی یاساییەوە ئەکرێ ئەم یاسایانەکەوێت تەواری جێبەجێبوونەوە یا هەموار بکرێ گۆڕانکاری تیا بکریا ڕۆلی سەرۆک کۆمارسیە بێ کە کووردا بۆ خۆی ئەوەی کە کاکرەبوار باسی کرد ئەجگار گرنگە ئێمە دەرکی بکەین ڕەنگە پەرلەمانی عێراقیش ئێستا تاکە پەرلەمانی دنیا بێ کە هیچ چاودێری و ڕقابەیەکی بەسەرا نەماوە و قانونەکانی تا حدێکی زۆر فلتەرینگ ناکرێن یعنی ئەوەی کە هەبوو لە مادەی 130 دەستورا کە دەسەڵاتی بەسەرۆک کۆماردا بوو کە قانونەکانی پەرلەمان ڕەفزکاتەوە لە بەرامبەر یەک شتا لابراوە ئەوەیە کە مەجلیسی اتحادی دروست بکرێت بۆ ئەوەی نابێ هیچ دەسەڵاتێک فیلتەرینگی نەبێ بەڕاستی بە تایبەت قانونەکان جا ئێستا ئێمە لە عێراقا تووشی جۆرێک لە دیکتاتۆریەتی پەرلەمانی هاتوین لەوەی کە پەرلەمانی عێراق هەرچیەکی بێ بە زۆرینە تێ ئەپەڕێنێ و با بڵێن هیچ فلتەر و چاودێریەکی شێ بەسەرەوە نییە چۆن یعنی ئێمە لە خودی دەستورە زەمانەتی بۆ دانراوە ینی من جگە لەوەی کە باسم کرد ئەم قانونەوەکو وتم پێچەوانەی دیباجەی دەستورە کە لەگەڵ وەسفی دەوڵەتی عێراقیان ئاگونجێ پێچەوانەی خاڵی جیمی بڕگەیەکەی مادەی سەیە پێچەوانەی مادەی 14 دەستورە پێچەوانەی بڕگەی سێی مادەی 121ەوە پێچەوانەی مادەی 106 دەستوریشە بەڵام خاڵێکی دیکەش کە دیسانەوە پێچەوانەیەتی بڕگەی دوی مادەی 13 دیسانەوە ئەڵێت نابێ هیچ یاسایەک دەربچێ کە بە گشتی پێچەوانەی ئەم بڕگەکانی ئەم دەستورە بێ بۆ ئەمە چ زەمانەتێکی داناوە دادگای ئیتیحادی خۆگەرێمە دادگایەکی ئیتیحادی بێلایەن و کارامان هەبوایە ئەوە دیسان لە بڕگەیەکی مادەی 93 دەستورە
ئەرکی دادگای اتحادیە کە خۆی یەکەم شت کە قانونێک دەرەچێ چێکی بکاوە فلتەرینگی بکە ئایا ئەمە لەگەڵ دەستورە ئاگونجە یا ناگونجە ئەگەر لە حاڵەتێکی میسالیا باسی بکەین بە هیچ شێوەیەک ئەم یاسایە کارای جێبەجێکردنی نییە لەبەرەوە پێچوانەی بڕگەکانی دەستورە و دادگایەکی اتحادی کارا و بێلایەنی ئەوەی کە لە دەستورە باسکراوە نەکەوەی کە لە واقعا هەیە کە دادگایەکی بە سیاسی کراوە بەداخەوە ئەیتوانی ڕێگە لە جێبەجێکردنی بگرێت لە حاڵی حازرا ئەوەی کە دەرفەت مابێتەوە لە ڕووی قانونیەوە بکرێ ئەمەیە یا پەنابردنە بۆ دادگای اتحادی کە بتوانانی لە ڕێگەی دادگای اتحادیەوە تانەی لێ بدەی و ڕای بگری و حاڵەتیش هەبووە لە پەرلەمانی عێراقییان لە سەرتانەی سەرۆکوەزیرانیان لە سەرتانەی بۆن منە حکوومەت هێرێمی کوردستان و یانیش لە سەرتانەی سەرۆکۆمار ئەگونجە لە ڕێگەی پەنابردنەبەر محکمەی اتحادیەوە لەگەڵ سەلماندنی ئەو خاڵانەی کە لەکوێدا ئەم قانونە نادەستوری و نایاساییتایە بتوانرێت ڕابگیرێ بەڵام بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئەم قانونە خۆی بۆ ماوەیەکی دیاریکراو بۆ ئەم سێماهەی کۆتایی ساڵی 2020 دەرکراوە و بە لە بەرچاوگرتنی ناکارایی دادگای اتحادی و خاو خلیچکی ڕێو شوێنەکانی و ئەو بیرۆکراسێت و ئەو ڕۆتینانەی کە لە پرۆسەکەیە هەیە قەناعەتی من وانە کە بتوانرێت لە ڕووی قانونیەوە شتێکی ئەوتۆ بکرێت بۆ لەبەر ئەوەی خۆی لە ئەسڵ و ئەساسا ئەمە فەرزکردنی ئیرادەیەکی سیاسیە یعنی ئەمە دەرەنجامی مقۆمقۆیەکی یاسایی نییە هەتاوەکو بڵێ لە ڕێگەی یاساییەوە بتوانین ڕێگەی لێ بگرێەوەی کە کاگڕێبار باسی کرد شیعەکان وەکو زۆرینە و بەشێکی زۆری سونەکان ئیتیفاقی خۆیان کردبوو کە ئەبێ ئەم شتە بەسەر هەرێمی کوردستانە فەرز بکرێەوە بۆ ئەوەی هەرێمی کوردستان بەڕاستی بە ئاگا بێتەوە کە عێراق گەڕاوەتەوە سەر ئەسڵ یعنی ئەو فترە ئیسیسنای ئینتیقالی کە هەبووە لە ساڵی 2023 تاوەکو کۆتایەکانی ساڵی 2010 ئەوەی کە کار بە مەبدەئی شەراکەت و ئەوەی کە کاک مەسعود باسی کرد ئەکرا بە مەبدەئی تەوافق و ئەوانە کە زۆرینە و کەمینە لە بەرچاو ناگیرا بەڵام هەر لەگەڵ دەست بەکاربوونی ئیبراهیم جعفەریەوە وردە ئیترێمە خۆ قسەکانی حسێن شارستانی و بە دوایە کابینەیە یەکەمی مالیکی و ئەوانەمان لە بیرە کە ئیتر یەکسەر کەوتنە دژایەتیکردن و ڕەتکردنی ئەو تێزانە بۆیە بە قەناعەتی من لە ڕووی قانونیەوە ممکنە ئیش بکرێت بەڵام لەبەرەوە لە ئەسڵ و کرۆکە مەسەلەکە سەپاندنی ئیرادەیە و تێکشکانی هاوکێشە سیاسیەکانە و فەرزکردنی جۆرێک لە ئیرادەی سیاسیە و هەوڵدانە بۆ تەحجیمکردن و بچووکردنەوەی کوردستان ئەستەمە بتوانی لە ڕێگەی یاساییەوە ڕێگەی پێبگری بە تایبەتیش کەوە کوتم هیچ فیلتەرێکی قانونی لە ئیستەیە نەماوەتەوە ئەنجومەنی فیدراڵی فیلتەرێکی گرنگ بوو کە بەداخەوە دروست نەکراوە ئەمێنێتەوە سەر ڕۆڵی سەرۆکۆمار ڕۆڵی سەرۆکۆمار لە دوای خولی یەکەمی پەرلەمانەوە لە دوای دەرچوونی دەستورەکەەوە بەداخەوە لەم جۆرە مەسەلانە ڕۆڵێکی کاریگەر نەماوە بە حکمی دەستورەکە خۆی ئەو دەسەڵاتی لێوەرگیراوەتەوە کە بتوانێت یاساکان بگەڕێنێتەوە بەڵام ئەتوانێت بە جۆرێک لە جۆرەکان لەبەرەوە دەستور سەلاحەتی ئەوەی پێداوە کە بتوانێت پرۆژە یاسات تەقدیمکە ئەتوانێت بە شێوەیەکی استیعجالی پرۆژە یاسایەک لە ڕێگەی حکوومەتەوە بنێرێ بەڵام دیسانەوە لەبەرەوە دیکتاتۆریەتی پەرلەمانی ئێستا لە عێراق سەری هەڵداوە فاکتەرەکەشی بۆ واگەڕێتەوە کە ئێمە سەرۆکوەزیرانێکمان هەیە کە تەریکە لە پەرلەمانە و ئێستا حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراقی هەریکیان لە دۆڵێکەوە ئیشەکەن و هەمانگی و هاوکاریان لە بینان نەماوە کاک مەسعود خۆ هەر باس ببوورە بەجێرەی قانونی دادگای فدرال ژمارە 30 ساڵی 2005 و لە مادەی 5 باز لەوەی دەکاتن ئیجتیماعی بابلین دادگای فدرال بە ئیجما دەبیان کۆبنەوەکانیان دانیشتەکانیان بە ئیجما دەبی و لەبەرەوە ئێستا دو ئەندام سێ ئەندامی نەقسانە دادگای فدرال کەواتە ناتوانانی کۆبتەوە و هەر خودی دادگاکەش کاتی خۆی لە ساڵی 2019 بە بڕیارێک عدەم دەستوریدا مادەی 3 لە یاساکەی خۆیان ئەو مادەی کە باسی لەوەی دەکرد شێوازی هەڵبژاردن یان تاینکردنی ئەندامی نوێ لە بۆ دادگای اتحادی کەواتە ئێستا ژمارە دوو هەتا سێ ئەندامی دادگای فدرال نەقسی هەیە و ئەو مادەی کە باز دەکات شێوازی تاینکردنی ئەندامانی دادگای فدرال ئەویش دەستوری نیە ئێستا پێویستە ڕێگە چارەک بدیترێتەوە لە ئەوەی بتوانین یاسایەکی نوێ لە بۆ دادگای فدرال دەربکەین ئەوەی کە لە مادەی 92 باسی لێوە دەکاتن کە بە ڕێژەی دوو لەسەر سێ ئەندامانی پەرلەمان تێدەپەڕیتن ئەو یاسایش ئەو یاسایش لە 2005 هەتا ئێستا لە پەرلەمانەوە تێنەپەڕی لەبەرەوەی پێویستی بە دوو لەسەر سێ دەنجی ئەندامانی پەرلەمان کەواتە لە کاتی ئێستادا ئێمە دادگای فدرالمان نییە ئەگەر دادگای فدرال هەبووە دەمانتانی وەکو لایەنی کوردی ئەو لایەنی کە یان حکوومەتی هەرێم تانە لەو یاسایە بدرێتن لە پێش دادگای فدرال و ئەو کاتە پێم وابوو بە شێوەیەکی دیکە دەبی ئەگەر هاتوو ئەوەی بڕیارانەی کە لە دادگای فدرالیش لە ماوەی ڕابردوودرایە بە جێرەی پێویست نەبووینە بەڵام ئەمەلێک هەبوو لەوەی کە بتوانین
جارێکی دیکە یاساکە بگەڕینەوە بەڵام ئێستا لە کاتی ئێستادا لەبەرەوەی دادگاکە بەچی کەوتە ئەو ئەمەلەش بەنسبەت ئێمە ئەو دەرگایش داخراوە کاک مەسعود ئەو بڕیارە بۆ قەرزێک دراوە قانون بڕیار نییە قانون ینی ئەبێتە دوای قانونەکە بێتە بڕیار وانە بۆ قەرزێک دراوە بۆ ماوەیەکیش کە بامرن بۆ کورتێنانی ئەو بودجێ بەڵام ئێمە باز لە مەترسی تەفکیرەکە مەترسی کولتورەکە مەترسی پشت دانی ئەو بڕیارەکە ینی ئەمە عێراق بەرەو کوێ ئایا خۆ هەر کورد زەرەکە یا عێراق خۆشی زەرەکە بەڵێ بێگومان ئەگەر لە عێراقا مەشاکلی سیاسی هەبێ هەموو پێکاتەکان زەرەکەن لەبەرەوەی قەزەی کوردی تەنها ینی لە کاتی دروستکردنی دەوڵەتی کوردیەوە نیە لە پێش دەوڵەتی کوردیەوە دەوڵەتی عێراقیەوە ببوورە مشکلەی کوردی هەر هەیە لە چاڵدێرانەوە هەیە تاوەکو ئێستا بەڵام کە دەوڵەتی عێراقی دروست کراوە سیستەمەکان لە مەلەکێتەوە هەتاوەکو ئێستا بە دیکتاتۆریانە تەعامل لەگەڵ قەزەی کوردی کراوەدا محاڵە کراوە لە ناو ببرێ و پیان لە ناو نەچوە بۆیە ئەگەرک و مشکلەی سیاسی لە عێراقا دروست بێ هەموو زەرمەند دەبین من حەزەکەم تۆزێ تعلیق لەسەر ئەو دقە یاساییە بدەم کە ئێستا نووسراوەتەوە کورد و قیادەی سیاسی کوردی مشکلەی لەگەڵ دقە یاساییەکە نییە مشکلەی لەگەڵ ئالیەتی تێپەڕاندنەکەی کە شکاندنی تەوافقاتی سیاسیە لە تەشریعکردنی قوانین سبەینێ جگە لە قانونی محکمەی اتحادی کە دوو لە سەرسی پێویست و بەبێ کورتێ ناپەڕێ سبەینێ قانونی نەودوغاز دێنن کە قانونێکی زۆر گرنگە و مەسیری دەوڵەتی عێراقی دیارەکە لەبەرەوەی کورد ممکن نییە قبول بکە بە مەرکەزیەت ئیدارەی سەرۆات لە وڵاتەیە بدرێ دێن تێپەڕێنن قانونی موازنەی داهاتوو دێ 21 بە هەمان ئالیەت تێپەڕێنن ئەمە خەتەرەکە لێرێ ئەگەرنا دقە یاساییەکە لە ڕووی قانونیەوە و لە ڕووی سیاسیشەوە مەجاالەوەی تایە تەفاوز بکرێت دانیشتن بکرێت لەبەرەوەی ئەسڵن لە قانونی موازنەی 2009 250,000 بەرمیل نەوت بەرامبەر بە پشکی هەرێم و لە حالەتێکدا کاکرێبوار خۆزانانی ئەمە دەقەکەمان کاتی خۆی وان وسیەوە وتمان چکێمە لە ڕووی سیاسیەوە چوون بە عێراقمانوت ئەو کاتە من نوێنەری جەنابی سەرۆکم چوم و بەغدا بە قیاداتی عێراقی وت ئێمە لە 2009 بەرمیل نەوتان نادینی ینی پێیان سیر بوتیان بوتم لەبەرەوە ئێوە لە 2014 پشکی هەرێمتان بڕیوە هەرێم کەوتۆتە ژێرباری قەرزێکەوە ئەلتیزاماتی مالی لەسرە و لە نهایەتی 2009 ڕێکەکەوێن لەسەر ئەم بابەتە سەرۆکی حکومەت جەنابی کاک مەسرور وعدیەوەیدا و وعدەکەشی جێبەجێ کرد لە نهایەتی 2019 لەگەڵ حکومەتی عادل عەبدولمەهدی ڕێکەوتنی کرد مظاهرات ڕوویدا عادل عەبدولمەهدی استقالەی کرد ئیشکالیە دروست بوو لە تەشکیلکردنی حکومەت مشکلەکان ئەم جزئیاتانە نییە مشکلەکان ئەو عقلیەتەیە کە لە عێراقا و بەتایبەتی پێکهاتەی شیعی و سیاسیەکانی شیعە ئەگەر ناشقامی شیعی خۆیان بوونە بە قوربانی دەستی سیاسیەکانی شیعە یعنی نەخزمەت گوزاریان هەیە نەژیانیان هەیە نەگوزەرانیان هەیە معقول نییە لە عێراقا لە 140 ڕێژەی فەقیری هەبێ بە معدل هەندێک پارێزگا هەیە لە عێراقا وەکو یەکێک لەوانە موسەنایە نسبەی فەقیری لە 150 مەسئلەی بێکاری ئەوان خەڵکەکە خۆشی بۆ بە قوربانی ئیشکالیەتەکە لەوەیە سیاسەکانی شیعە بوونە بەداردەستی وڵاتێکی ئیقلیمی و خۆشیان نازانن چیان ئەوێ بۆ عێراق و بۆ گەلانی عێراق مشکلەکە لەمەیە ئەگەر نا عێراق داهاتی زۆرە سەرچاوی زۆرە و ئەگەر پێک هاتەکان بە فعلی و بە متمانە لەگەڵ یەکتریە ئەو ئاراستەیە کە دەستوری عێراقی دیاری کردووە کە عێراق دەوڵەتێکی فیدرالیە داهاتەکانی بێ بە عەدالەت تەوزیع بکرێ ئەبێ مراعاتی تەوازن بکرێت لە موسساتی دەوڵەتە ئەبێ هەموو پێکهاتەکان ڕۆڵیان هەبێ لە داڕشتنی استراتیجیەتی بەڕێوەبردننی ئەم دەوڵەتە ئەو کات هیچ ئیشکالیەتێک نامێنێ هەندێکیان هەیە ئێمە لە کۆبنەوەکانە وتیانە ئێمە ئەگەر هەندێکیان وتیانە ئەگەر لەسەر مەسئلەی دەسەڵات و سەرچاوەکانی داهات ڕێک بکەین بەشێکی زۆر لە مشکلەکانی عێراق معالجاکەین یەک خەلیلێک هەیە لە لای مشەڕعی عەرەبی شیعی بەتەحدید لەبەرەوەی ئەوانەی سونە خۆیان پەرتەوازن یەک دوو بەشێکیان ڕبتیان بە هەر جارێک مەساڵحیان بە وڵاتێکەوە ڕبتەکەن بۆیە یعنی ناتوانی بڵێ ئەمە سابتە و ئیتر هەڵوێستێکی تەواوەتیان وەرگرتووە لەسەر ئەساسی مەساڵح تەعاملەکەنەوە بەڵام عەفومەکەی کاک مەسعود ئەوەی ئێمە تێبینیمان کردووە لەسەر سونەش ئەوەیە کە
کارکە گەشتە هەرێمی کوردستان بەڕاستی ئەو خەتە مەسهەبێ لە نێوان عەرەبی شیعە و عەرەبی سوننەیە بزرە بێ و ئەبنەوە بەیەک. ئێمە هەموو ئەو بڕیارانەی کە لە ساڵی 2017 دژی کوردستان دەرچووە ئەم حاڵەتەمان بینی و لە ڕۆژی پێنجشەمەش ئاجارێکی دیکە ئەمەمان بینیەوە کە ینی بەڕاستی کە کار بگاتە سەر کوردستان ئەو خەتە و ئەو جیاوازیە بەڕاستی وەکو خۆشت شتێکی موقەتە ئەوان هەر ئەوەندە دژیەکەن کە خۆیان تایبەت بێ بە خۆیان، بەڵام کە گەشتە کوردستان من قەناعەتم نییە ئێستا ئەو خەتە بتوانین بیدۆزینەوە. دانیشتنەکە بەشێک لە سونە و بەشێک لە شیعە هەمویان نەبوون، بەڵام ئێستا یەک تعلیقێک لەسەرەوە ئەزانی یەک ئیشکالێتێک هەیە لە دەوڵەتی عێراقی کە تەشریعی قوانین نەکرێ و من لە زۆر شوێن وتومە و دوێنێ جەنابی سەرۆکی هەرێم کاک نەچیروانیش ئاماژەی پێکرد وتومانە کاکە ئێوە باسی ئینفاقی فعلیەکەن بۆ هەرێمەکان بۆ دەوڵەت بۆ پێکهاتەکان. ئینفاقی فعلی هەرێمی کوردستان نزیکەی 1 تریلیۆن دینارە، باشە ملیارێک دۆلارە مانگانە بە موچەی فەرمانبەران بە تەشغیل باوە. وەرن ئینفاقی فعلی هەرێمی کوردستان سەرفکەن، فەرمون ئەوە نەوتو ئەوە داهات وەرن لەسەری هەمووی ڕێکەکەوینی اتفاقەکەین و لەسەر ئالیەتی ئینتاج و هەناردەکردن و فرۆشتن و ئەمانە هەمووی متفقە بین تا ئەو کاتێ ئامادەکاریەکەی و قانونی نەوت و غاز. مشکلەکە لەو مێنتاڵیتیە لەو عەقڵێتەیە کە ئیداری دەوڵەتی عێراقیەدا وای کردووە عێراق ببێتە وەرەقەیەک بۆ ئەجندای سیاسی ئێران بە تەحدید بۆ ئەو ململانەیە کە لەم ناوچەیە. ئیشکالێتەکە لێرەیە، ئیشکالێتەکە هێندە سیاسیە کەمتر قانونی و دەستوری. پێت ببڕم بەڕێزان وچانێکی کورد ئەدەین ناوبڕێ گەڕۆین و پاشان دەگەڕێنەوە درێژە بە گفتوگۆکەمانە دێت. دووبارە سڵاو درێژە بە گفتوگەکەمانە دەین لەبارەی یاسای پڕکردنەوەی کورتهێنانی بودجە لە پەرلەمانی عێراق کە ڕۆژی 12 ئەم مانگە تێپەڕێنرا بەبێ ڕەزامەندی کورد. کاک ڕێبەر چ تێبینێک لەسەر قسەی دکتۆر سۆران و کاک مەسعودوانە و وەڵاهی ئەوەی لەسەر مادەکە ئەوەی کاک مەسعود باسی کرد بەڕاستی خۆی بابڵێن ترسی ئێمە وەکو کورد لەسەر ئەو بابەتە چییە کە باس لەوەی دەکاتن شەریکەی سۆمۆ دیاری دەکاتن ڕێژەیە ئەو نەفتەی کە لە هەرێمی کوردستان دەڕواتن، یعنی لە بۆ زانیاری بەڕێستان شەریکەی سۆمۆ یەک کوردیشی تێدانە. ئەوەی کە ئێستا باسمان کرد لە مادەی 106 کە باسی لێوە دەکاتن پێویستە کورد لە موسساتی ئیتیحادی بەشدار بێک لەو موسساتانە کە وەلەو ئەمە لە حەزەمان لەسەر خودی سۆمۆ هەیە بەو شێوەی کە ئێستا هەیە و بەردەوامە لە دوای 2023 دەبووایە شەریکەی سۆمۆ بە شێوەیەکی دیکە دابڕێژرابایەوە نەگەوەی کە ئێستا بەڵام بەپێی ڕاپۆرتە نێودەوڵەتیەکانی یەکێکە لە دەستگا هەرە گەندەڵەکان. بەڵێ دەستگا هەرە گەندەڵەکان و بەڵام ئەو شێوازی کە ئێستا کاری تێدا بەڕێوە دەبرێت لە سۆمۆ ئەوە نییە لەگەر دەوڵەتێکی فیدراالیەک بگرێتەوە. ئەوە یەک دوو نوێنەری کورد نییە لەو دەستگایە لەو موسسەیە نازانین یعنی بە چ شێوەیە کارەکانی خۆیان بەڕێوە دەبن. ئێمە مشارکنی لە بەڕێوەبردننی ئەو مؤسسە گرنگەی کە لە عێراق ئێستا نفتی عراق لە ڕێگای ئەوە دەفرۆشێتن هۆکارەکەیەک لە هۆکارەکان ئەم باڵێ ئێمە ترسمان لەوەیە ئەگەر مان گوتبایە لە نێوان ئیتیفاقی نێوان حکوومەتی ئیتیحادی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت ئەو کاتە بە شێوازێکی تر دەبوو، بەڵام ئەوەی کە ئێستا ینی ترسی دروست کردووە لای ئێمە بابەتی سۆمۆیە پێم وایە ئێمە لە داهاتوودا دەبی زۆر بەجددی لەسەر ئەو بابەتش ئیشێ بکەین، ینی ڕاستە ئێستا قانونی قەرزە و تێپەڕیە و یەک لە نمونونەکانەکە لە عراق بەو شێوەیە تێپەڕیە ئەوە دووبارە دەبتەوە جارێکی دیکە ئەگەر هاتوو ئێمە لە دانوستانەکانی خۆمان بەڕاستی ئێستامەوەمان لێ هاتیەوەکو کوردیانی بەداخەوەی دەڵێم زۆربەی دانوستانەکان کە دەکرێت لەگەر حکوومەتی ئیتیحادی باس لەوە دەکرێت بابەتی مالی باسی لەوە دەکرێت خۆ لە کاتێکدا ئەمە کۆمەڵێک کێشەی دیکەمان لەگەر حکوومەتی ئیتیحادی هەر لە مادەی 130 جارێککە دەست پێ بکات بێ مشارەکەکردنی کورد لە مؤسساتی حکومی ئێمە باس لەوە دەکەن پێشتر وەزیری مالیە مەسەرەن لە کاتێکدا دەبێتە هی کوردیان وەزیری خارجیە وەزیری مالیە ئەگەر هاتو بەتەنیا وەزارەت وەربگریتن و تەنیا کەس بینە ناو وەزارەتە چەند مدیر عامە کە حەقی کورد و ئیستحقاقی کورد نەتوانی لەگەڵی بن ناتوانێت بەتەنیا هیچ گۆڕانکاریەک لە وەزارەتەدا بکە. ئەوە ڕاستە بەرام ینی ئەگەر تطبیقکەینە سەر هەموو وەزارەتەکانی دیکەشە و کە وەزیرێک وەزارەتەکە وەردەگری ئەگەر ڕێژەی کورد لە ناو وەزارەتەکە لەگەری نەبی ناتوانێت ئەو سیاستەی کە هەیتی جێبەجێ بکە. لەوێ پێم وایە زۆر زەرورە ئەمە لە دانیشتنەکانی خۆمان ئەوانی کە دادێ لەوە دووە لە دانوستانەکان باس لەو ئیستحقاقانی کورد بکەن و دەسوور حەقی بەمەدا ئەو کۆی لە مادەی 9 جارێکی دیکە باس دەکات لە پێکینانی قواتی
ئەوەی سەربازی عراقی کە باسی لێوە دەکرێتن پێویستە مڕعاتی مکەونات بکرێت ینی دەستور زۆر بە سەرەحی باسی لە مکەونات کردیە ئێستا بە شێوەیەک ئیشی لەسەر دەکرێتن لە شاری عراقی و لە ناو پەرلەمانیش بە شێوەیەک باز دەکرێت کە ئەنەما باسکردن لە مکەونات شتێک ینی با بڵێن لەگەڵ سیاستکردن لەگەڵ بەڕێوەبردننی ئەو وڵاتەدا نەگونجێت لە کاتێکدا دەستور باسی کردیە ئەمە لەوێ کێشەمان هەیە ژمارەی کورد لە ناو جێشی عراقی ئێستا لە سەداهەیەک تێپەڕ ناکە لە بۆ زانیاری بەڕێستان لە کاتێکدا پێویستە بەجێرەی ئەو دانیشتوانی کە هەمانەوەکو کورد ژمارەی کورد لە ناو جێشی عراقی بەشداریمان هەبێت ئەوە بابەتی ئەوەی کە هاتنە سەرەوەی کە پێویستە بەجێرەی ژمارەی کورد حەقمان هەبێت ئێستا لە موازنەی ساڵی 2019 پێم وایە لە پێشتریش کاک مەسعود دەزانی لە ساڵانی پێشتریش ڕێژەی کورد لە 170 دایان بەزاند لە بۆ 112.67 بەبێ ئەوەی هیچ ئەحسایەک لە عراق کرابی هیچ تعدادێکی سوکانی کرابی بەجێرەی مادەی 110 دکتۆر جەنابەت دەزانی ئەحسایی لە سلاحیەتی حەسری حکوومەتی ئیتیحادیە چەندی ساڵە خۆیان لەو بابەتە دەدەستنەوە تا ژمارەی دانیشتوانی کورد بە ڕێژەیەکی ڕوون و بەرچاو دیار نەبیتن بەجێرەی ئەحسایەکانی وەزارەتی تەختیت ئەوەی کە ئێستا هەیە ڕێژەی کورد لە 114 بەسەرەیە ژمارەیان هێنا 12.67 نازار بەساسی ئەو ژمارەیە لە چێوە هاتووە ئەگەر بە ئەحسایەکانی ئەوەی کە لە وەزارەتی تەختیت ئێستا هەیە لە 14 بەسەرەوەین ئەوەی ئەمە داوای دەکەین دەڵێن 17 زیاترین ئەنجامدانی تعدادی سوکانیش لە صلاحیەتی حەسری حکوومەتی ئیتیحادیە کەواتەوە شێک لە کێشەکانە کە لە دەوڵەتی عراقی ئێستادا هەمانە بۆی متأكد دەکەمەوە لەوەی پێویستە لەوە دوا دانوستاندنەکانمان لەگەر لایەنی عربی با بڵێن لە حکوومەتی ئیتیحادی ئەوە بی داوای هەموو مافانە بکەین کە ئەوەی کە هەمانە چەپ نەکرێتەوە تەنها لە بابەتی مالی دەکرێت دانوستاندن لەسەر بابەتی مالی بکرێت خەڵکی پسپۆر لەو بابەتە بەڵام دەکرێت لە هەمان کاتدا وەفتی دیکەی کوردیش لە بەغدا بن دانوستاندنی دیکەش لە هەمان کاتی ئەوەی کە لەسەر ئەو بابەتانە دەکرێت باس لە استحقاقاتی کورد بکرێتن ینی ئێستا باس لەوەی دەکرێت کۆمەڵێک لە پۆستمان لە بەغدا تا ئێستا پڕ نەکرایتەوە و لێژنە پێکاتیە و دانوستاندن هەیە لەگەر لایەنی عەرەبی لەسەرەوەی ئەو پۆستانە پڕ بکرێتەوە بەڵام ئەوە چارەسەر نییە ئەوە ئێستا توانیمان ئەو پۆستانە پڕ بکەنەوە بەڵام پاشی چەند ساڵێکی دیکەیە چەند ڕۆژێکی دیکە خەڵکەکی دیکەمان هەیە ناو مؤسساتی ئیتیحادی خانەنشین دەبن یعنی جارێکی دیکەش لێژنێکی دیکە پێک بێتەوە دانوستاندن بکاتەوە لەسەر پڕکردنەوەی پۆستی ئەوەی کە بە دیاریکراوی مەسەلەن بریکاری وەزارەتی فلان ئەگەر ئەو یاسایی کە باسم کرد یاسای ژمارە 55 ساڵی 2017 ئەوەی کە قانونی هەیئەی عامەی مراقبەی قانون ژمارە 26 ساڵی 2016 ئەوە کاتە ئەو لێژنەیە ئیشی ئەوە دەبێتن دیاری دەکاتن چەند پۆستی سیادی هەیە لە عراق دیاری دەکاتن چەند پۆستی دیکە هەیە کە استحقاقی کورد و استحقاقی لایەنەکانی دیکەی عراقیە ئەو کاتە بە مؤسساتی بەڕێوە دەبڕ ئەو شێوازە بەڕێوەبردننی وڵات بەو شێوەی کە بە دانوستاندن و لەو هەموو بابەتێک پێویستی بە مفاوەزات هەیە پێم وایە ئەوە تاسەر ناتوانین بەو شێوەی لەگەڵیان بەردەوام پێویستە بە مؤسساتی ئەو وڵاتە بەڕێوەبردن ئەمێ لەسەر ئەو قسەش بۆستین کە وتمان خیانەتمان لێکرا ئەم جاراڵین سونە خیانەتی لێکردین بەحساب ئەمێ هەندێک لەو بارەیەوە ڕەخنە لە خۆشمان بگرین هەمیشایان یا ڕەخن لەوانە نەگرین کە ئێمە دەستی کۆمەک و میهرەبانی و مرۆڤ دۆستی و حتا دۆستایەتی و هاوبەشی و ئەوانیان بۆ درێژەکەین و دوایی لە ئاخرە ئەوان لە هەر شوێنێک بۆیان بگوێ و بە گونجاوی بزانن قەدرێک ستەمێکی گەورە لە کوردەکەن یاخود وەک سەرۆک بارزانیش وتی خەنجەری ژەهراوی لە پشتەوادن بەڵام ئێمە گرنگە لە خۆمان پرسین بۆچی ئێمە هەموو جار خیانەتمان لێکرێت ڕەخنەی من لەم بارەیەوە لە وەڵامی ئەو پرسیارە ئەتوانم لام دروست بە ڕەخنەکە ئەوەیە لە سێ حاڵەتە من ئەم وەزعا بینم هەموو جار بەسەنەن کورد قسەیەکی جوانی هەیە کاڵێ ئەڵێ ئەگەر جارێک ستەمیان لێ کردی خوا بیانگرێ ئەگەر بوو بە دوو جار خوا خۆت بگرێ کەواتە ئەگەر تۆ لەرێەوە ئەلێرەوە سەیری ئەمە بکەی ئێمە بزانە لە ناو ئەوەی وەک لە سەرەتاش باسم کرد ئێمە ئەزمونمان لەگەڵ شیعە تقریبا لە عێراقی تازە ئێمە بووینە هاوپەیمانێکی بەهێزی شیعە و بنەماکانیش ماوە لەسەر چ بنەمایەک ئێمە بەشداری ئەم حکمڕانیەمان کردو بووینەتە هاوپەیمانی شیعە بەڵام دواتر دەرکەوت بزانە ینی عەرەبی شیعە بەستە دەرکەوت ئێمە تووشی چی بووین لەگەڵ عەرەبی شیعەی عێراق مەسەلەن گەیشتە سەر ئەوەی کە هاتن هەولێر بگرن هاتن حەشدی شعبی و سوپای عێراق و بە هەموو هێزەواتن هەولێر و دهۆک و بە تەواوەتی ئەزمونەکە ناوبەن لە سەردەمی حەیدەر عەبادیە دوای ڕفراندۆم هەنی ئێمە گەیشتینە ئەوە ئێستا ئەوش تازەترین دەستە گوڵیانە کە ئەو بڕیارەیە خود ئەو یاسایە کە تێپەڕێنرا بەبێ ڕەزامەندی کورد و دوور لە تەوافقی سیاسی و
ئەمانە لەگەڵ سونە لەگەڵ عەربی سونە بە هەمان شێوە ئێمە هەموازمان چامان نوقان لە هەموو ئەوەی کە لە درێژایی سەردەمی یان بڵین دروستبوونی دەوڵەتی عێراق لە بەرامبەر عەربی سونە تووشمان بوو لە دوای ئەوە هاتین بە تایبەتی لە دوای سەرهەڵدانی داعش و هێرشی داعش بۆ سەر ناوچە سونە نشینەکانی بڵین عێراق ئێمە ئەوان ئەو مەفهومەی خۆیان هەیەە کە پێڵەن شەرەف و ناموس ئێمە شەرەف و ناموسی ئەوانەی ڕۆڵمان هەبوو لە پاراستنی شەرەف و ناموسی عەربی سونە ڕۆڵمان هەبوو نانی خۆمان لەگەڵ دابەشکردن باوەشمان بۆ کردنەوە لە ئامێزمان گرتن لە خراپترین و خراپترین دۆخی ئابووری و ئەمنی خۆمانە دەرگامان لەوان کردەوە و ماڵەکانی خۆمان و گەڕک و شارەکانی خۆمان بۆ واڵاکردن من ئەم قسێ لە ڕووی شۆڤێنێتیەوە ناڵێم من هیوادارم قەت گەلی کوردستان خەڵکی کوردستان لەوە پەشیمان نەبێتەوە کە کاری ئینسان دۆستیەکە کە کاری خێرخوازیەکە و کە میهرەبانە پێچوانم وڵێم کورد لە ڕێی میهرەبانی وەسێتە ناو تاریخەوە بەڵام بزانێ ئەمە ئێستا لە ئاخر هاتوونە سەر ئەوەی کە لەم ڕۆژانە زۆرم لە میدیا خوێندەوە و لە حتا بەرپرسی گەورەش ئەو قسانیان کرد کە عەربی سونە خیانەتی لێکردین بەڵام بۆ ئێمە ئامادەین دایمە خیانەتمان لێکرێت بۆچی سیاسیەکانی سونە سیاسیەکانی ئەزانم ئاخرکە من سەرەتا وتم ئێمە کاڵێم شیعە یا سونە باسی نخبەی سیاسیەکەن بۆرە ئەو ڕوونکردنەوە لەبەر ئەوەدا بۆی ئێمە تووشی ئەوە نەبین نانە هەر ئەو ڕوونکردنیام لەسەر ئەوەدا ئەسڵم بۆیە لایەنێکی تر ئەوەیە کە باسی ڕۆڵی پەرلەمانتارانی کورد بەگشتی کرا کە وێڕای جیاوازیەکان ئەو ڕۆژە ئەو بڕیارە ئەو ینی ڕەتیان کردەوە بەگشتی ئەو یاسایان ڕەت کردەوە و ناڕزایی باشیان دەربڕی بەڵام بەڕاستی من هەر ئەو دوسێ سەعاتی ئەو شەو ئەوم بینەوە کۆمەڵێک پەرلەمانتاری کوردی لەگەڵ ڕێزم بۆ هەر ئەندامێک کە لەوەیە پێش ئەو دانیشتنە هەرچی قسەی خراپە دژی هەرێمی کوردستان و هەڵوێستی خراپە دژی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم هەیەە دوای ئەو هەڵوێستەشیان کە خەڵکی کوردستانی دڵخۆش کرد کە ئەوان پێکەوە لەگەڵ ئەمەگەڵ دوای هەڵوێستەشان هەر بە 2 سەعاتێک بەڕاستی کەوتنەوە ئیتیهامکردنی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکە ئەو ئەحمەد مەلا تەڵاڵە کەوتە بێژی حکوومەتە کە وەک وایە مستەفا کاظمی خۆی قسە بکە سەرۆکی حکوومەتە خۆی ڕوونکردنەوەیدا لەو دیمانەیە بۆ کەناڵە عێراقیەکان کە شایستەی دارایی هەرێمی کوردستان 1 ملیارد دۆلارە لە مانگێکە ئێمە 750 ملیۆن دۆلارمان بڕیوە تەنیا 250 ملیۆن دۆلاری نەویش لە بری 250,000 بەرمێنی ڕۆژانە و هەرواز خەرجی سیادی و هەروەها تەقدیرکردنی داهاتە ناوخۆی و مەرزە سنووریەکان سێم ڕەخنە لە کورد لەوەی لە خۆمان ینی کاڵم خۆمان کورد و کوردستان و هەرێمی کوردستان ئەوەیە کە تەنانەت لەناو ئەم میحنەتە گەورانەشان لەناو ئەو قەیران و شەڕ و مەترسیانەی کە ڕۆکەنە کوردستان ئەبینی هێزە کوردستانیەکان لایەنە کوردستانیەکان یەک دەنگ نین قەیناکە لە کاتی ئاسایی یەک دەنگ نەبن بەڵام لەم کاتانەیە بۆ نمونە من دوو نمونی زۆر نزیکە لە مانگی ڕابردوو لە ینی تا چەند ڕۆژێک لەمە پێشڕوویە بۆ نمونە پەکەکە بۆری نەوتی هەرێمی کوردستان تورکیای تەقاندەوە و خۆی ڕایگەیاند لە میدیاوتی من تەقانەوە ینی مەسئولیەتەکەی گرتە ئەستۆی خۆی کەچی هەندێک حیزب هەندێک بە ناوی ڕۆشنبیر هەندێک خەڵک بەیان نامە دەرەکەنڵێت کە شەڕینەوە خۆ ڕاگرن لە کاتێکە هیچ بەیان نامە و سەرکۆنەیەکیان نییە هەتە زۆربەی حیزبەکانیش بە شەرمەوە سەرکۆنەیەکیان نییە بە پەکەکە بڵن کاکە تۆ بۆ تەقانتەوە خۆی ئەڵێ من تەقانمەتەوە کامەیت خۆتانەزان کە بۆری نەوتی کوردستان تورکیا شادەماری ئابووری ئەوەیە ئەم یاسایش کە پەسەند کرا هەر هەستم بەو جیاوازی ڕائکرد هەندێک ماتەڵیان ینی حتا بۆ کۆبوونەوەکەی کە سەرۆکایەتی هەرێمیش بانگەشەی کرد هەندێک ماتەڵیان دروست کرد هەندێک ڕەفزیان کردەوە یعنی هەستەکەی لەم میحنەت و لەم کاتە قورسانەیە ئێمە یەک نین یەک ڕیز نین لە کاتێکە زۆر پێویستمان بۆیە یەک ڕیز بین لەسەر ئەو بابەتە بەس یەک ملاحەزەمە بەوەی کە ئەحمەد مەلا تەڵال لە ڕۆژانی چەند ڕۆژی ڕابردوو باسی کرد لە شارعی کوردی و لە زۆربەی سیاسەکانیش بەڕاستی لە جێمانەوە دەبێتن کە ئەو قسانی ئەو کردی پێشتر نەکراوە یان پێشتر نەمانتوانیەوە کوواندامانی کورد یان سیاسەکانی کورد باس لەو بابەتە بکەین کە بە چ شێوەیەک حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتزامی کردیە ئەوە دەبتە قیاس بەس با دکتۆر سۆران تێبینەکەی باتان جەناب لە کاتی سپاس دەکەم وەڵای من ئەوەی کە ئەمێ جەختی لەسەر کەمەوە بەڕاستی تەوقیتی ئەو هەنگاوە سیاسی مەترسیدارەیە چونکە ئێمە زانین کە
لە ڕووی کاتەوەش گرنگی و ئەهەمێتێکی زۆر حساس و هەستیاری هەیە بۆ چونکە ئێمە زانین کە تازە بە تازە هەردوو حکوومەتی فیدرال و حکوومەتی هەرێمی کوردستان ئەو تێگەیشتنە هاوبەشە دروست بوو کە هەردوو حکوومەت ئیتر مەسەلەی دارایی و ئەوەکان ببێتەوە واتە جارێکی تر ڕیزبەندی ئەولەویات ڕێک بخرێتەوە و دەست بۆ ئەوە برابوو کە ڕێکەوتنێکی کاتی کرابوو لانی کەم تا کۆتایی ئەم ساڵ لە ڕووی دارایی و مالیەوە ئەم دوو حکوومەتە ڕێکەوتبوون لەسەر ڕێکەوتنێک و پەرژابوون لەسەرەوەی کە دەست بۆ کێشە قورسەکانی تر بەرن و بە تایبەتیش مەسەلەی یەکلاکردنەوەی چارەنووسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە شنگالەوە دەستی پێکرد و ڕێکەوتنامەی 10 ئۆکتۆبەری ئەم ساڵ نەبووایە تایبەت بە ئاساییکردنەوەی دۆخی شنگال من پێمان نەبوو ئەم قانونە بەو شێوەی کە تێپەڕێنرێت بۆ چونکە هەر کە ڕێکەوتنەکە کرا دەم و دەستلایەنە شیعەکان و بەشێک لە سوننا و بەشێک لەوانەی تریکە هاوسۆزن لەگەڵیانە بە ئاشکرا کەوتنە دژایەتیکردنی ئەو ڕێکەوتنە و بۆیان دەرکەوت کە هەبوونی پەیوەندیەکی هاوسەنگ و باش لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستانە و لە نێوان حکوومەتی فیدراڵیا بەڕاستی لە کاریگەری و پێگەی ئەوان کەمەکاتەوە و ئاراستەی ڕەوشەکە بە ئاراستەی چارەسەر و ڕێگە چارە و هێوربوونەوە ئەوانە ئەچێکە لە هێوری و هێمنی و هاوسەنگی پەیوەندی نێوان هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراقا ڕۆڵی ئەوان کەمە بێتەوە بۆیە بە قەناعەتی من تەوقیتەکە لەوەوە هاتووە و کاردانەوەکە فاکتەرێکی هەرە سەرەکی پەیوەندی بەوە هەبووە بەڵام ئەلێرەشان ناکرێت ڕۆڵی و هەڵوێستی حکوومەتی عێراقی بەڕاستی نادیدە بگیرێت حکوومەتی عێراق ئێستا ئەوکو من لە سەرەتاکە شاوتم ئێستا ئەو لە دۆڵێکەوە پەرلەمانی عێراق لە دۆڵێکە و ئێستا حکوومەتی عێراق خۆی حکوومەتێکی تەریک و بێپاڵپشت و پێپشتیوانە بە حکمەوەی کە سەرۆکوەزیران خۆی خاوەنی هیچ کوتلەیەکی پەرلەمانی نییە و هاوسۆزی و پاڵپشتەیەکی ئەوتۆی لە پەرلەمانان نییە و من گومانم نییە ئەگەر سەرۆکوەزیران خاوەنی کوتلەیەکی پەرلەمانی بۆیە لانی کەم بەو شێوە و بەو کڵێشە و بەو سیاغەیی کە حکوومەت خۆی پرۆژەکەی ناردبوو لێن بیانی بواری ئەوە نەبوو کە بەو شێوەیە سەر و نگون بکرێتەوە بەو شێوەیە کە حکوومەت ناردبووی ئەسڵەن داری بەسەر بەرجەوە نەهێڵنەوە بەڵام حکوومەتی عێراق هەتا ئێستش هەڵوێستێکی دۆستانەی هەیە ینی لانی کەم دەرحەق بە هەرێمی کوردستان لە دوو وێستگەی جیاوازە ئەبێ ئێمە بۆ کۆڵەت دەستخۆشی لێ بکەین وەدان بەو حەقەتەیە بنین کە مستەفا کازمی وێڕای هەموو تێبینیەکان لە دوو وێستگەی زۆر گرنگە تەحەدای کردووە بەرەنگاری هەموو فشارە سیاسیە دەرەکی و ناخۆیەکان بۆتەوە یەکەمیان لەو ڕێکەوتنەی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە کردی هەتاوەکو کۆتایی ئەم ساڵ 320 میلیارد دینار بۆ پڕکردنەوەی بەشەبوجی کوردستان بنێرێ کە ئەمە تەحەدایەکی گەورە بوو و دووەمیشیان مەسەلەی واژۆکردنی ڕێکەوتنامەی 10 ئۆکتۆبەری ئەم ساڵ بوو تایبەت بە ئاساییکردنەوەی دۆخی شنگال و کرا بە خاڵی بنچینە بۆ ئەوەی کە بۆ ناوچەکانی دیکەش ڕێکەوتنی هاوشێوە بکرێ کە ئەمە گرنگە و بە دواشیە هەردوو ڕۆژ دوای پەسەندکردنی قانونەکە مەسەلەی دەستپێوەگرتنی حکوومەتی عێراقی بەو ئیلتیزامەی کە لە ڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە کردوێتی بەوەی کە ناردنی بەشە بوجەکە ئەمەش دیسانەوە هەڵوێستێکی نیشتیمانیانەیە و ئەبێ احترافی پێ بکەین بەڕاستی کە تۆ کاتێک حکوومەتی عێراقی دێت لە زاری وتەبێژەکەیەوە دەڵێ ئەمە سیاسەتی برسیکردنی بەشێکە لە هاوڵاتیانی عێراق و ئەمە خاتە بەر دوو بژاردەوە ئایا هاوڵاتیانی کوردستان هاوڵاتی عێراقین ئەگەر هاوڵاتی عێراقی بن نابێ بەم شێوەیە مامەڵەیان لەگەڵا بکەین ئەگەر هاوڵاتی عێراقیش نین ئەبێ ڕێگەی بدەین ئەوەی کە لە 2017 ڕێفراندەمیان کرد بیکەن و دەستیان خۆش بێکەواتە ئێمە خۆمان پێیان ئەڵێن ئێوە هاوڵاتی عێراقینین و بژاردەیەکی دیکەیان لەبەردەستە نامێنێتەوە بۆیە لەم قۆناغەشە هەتا ئێستا هەڵوێستی حکوومەتی عێراقی ئەمە خاڵی جیاوازە ئێمە لە ڕابردووە بینیمان کە حکوومەت و پەرلەمان تەکمیلە و تەواوکەری یەکتر بوون بۆ ئەو پیلانانەی کە دژی هەرێمی کوردستان هەبوو بەڵام لە ئێستا تا حەدێکی زۆر حکوومەتی عێراقی هەڵوێستەکانی باشترن بەڵام سەرباری هەموو ئەوانە کۆمەڵێک پرسیار و گریمانە هەن کە لە جەدوا و لە مەغزای ئەم قانونە زیاتر تێمان ئەگەیەنێ بنمونە ینی ئەوان ئەڵێن ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان مەسەلەن بە گوێرەی ڕێکەوتنێک لەگەڵ سۆمۆیە بە گوێرەی دەقی قانونەکە ئەوەندە هەزار نەوتە ڕادستی کۆمپانیای سۆمە بکات و سۆمە بفرۆشێ بەڵام پرسیارە جەوهەریەکە ئەوەیە ئایا سۆمە ئەتوانێت لە ئێستا نەوتی هەرێمی کوردستان بفرۆشێ وەڵامەکەی نەخێرە بۆچی چونکە ئەسڵەن عێراق خۆی 1,100,000 بەرمیلی بە گوێرەی ڕێکەوتنی ئۆپیک پلاس لێکم کراوەتەوە و مەرج و پابندێتی لەسرە کە ناتوانێت 1 بەرمیل زیاتر لەوەی کە
لە ڕێکوتنی ئۆپیکا هەیە بفرۆشێ ئێستا چۆن ئەتوانێ نەوتی هەرێمی کوردستانیش بەو چەند سەد هەزارەی گریمان کە ڕێکوتنی لەسەرەکە بیفرۆشێ کەواتە ئەگەر هەرێمی کوردستان نەوتەکەشی ڕادستکە نەوتەکە بۆ فرۆشتن نییە تەنها نازانم بۆچێ بۆ فەرزکردنی ئیرادێ ئەمە لەلای الله حەزەکەم تەوجی پرسیار لە ڕێبار کە چکەویستی تەواوکاری یەک بن حەزێکی من ئاخرش تعلیق ئەوەی ئەحمەد مەلا تەڵاو ئەوە سەبارەت بۆی کە ئێستا باسی لەوە دەکرێن نوێنەرانی کوردیان با بنە سیاسەکانی ما تا ئێستا نەیانتوانی ئەو ڕوونکردنەوەی کە ئەو بەڕێزەدای لەسەر بابەتی نەوت پێشکەشی بکەن دەمەوە بڵێن بەڕاستی لە دادگاش وایە ئەوەی کە باس لە شتێک دەکە ئیدعای پێ دەگوترێ ئەوەی کە ساحبی قەزیەکەی و کە باس دەکات و ئیقرار حکمی لەسەر دروست دەکرێتن هۆکاری ئەوەی کە خەڵک باشتر جێ لە نوێنەری حکوومەت گرت لەو بابەتەی کە قراری کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان زامی قرارە حکمی لەسەر دروست دەکرێتن لە دادگاوی باس دەکرێت بەڵام ئەوەی کە من دەیڵمیان خەڵکەی دیکەی کوردی دەیڵێت لەسەر ئەو بابەتەوە دەبدا ئیدعاکردن پێویستە ئیسپاتی بکەی ئەوانش یەکەم جاری قرارە ئەو یەکەم جارە خۆی دێکە بەڵام سیاسەکانی کورد بەڵام ئەوانەی کە ئابوورناسەکانی کورد بەڵام ئەندامانی پەرلەمانی کورد چەندین جار ئەو بابەتیان باس کردیە بەڵام ئەو نابتە ئەوەی کە نوێنەری حکوومەت دێ بەخۆی باسی لەوەی دەکاتن کە فعلا ئەو کەمیە ئیسلام کرا توقیتەکەش دەمێ ئەوە قیاس کەم لەسەر ئەندامانی مەی کورد لە پەرلەمانی عراق بەڕاستی ئەو ئەندامانەی ئەوەی کە ئێستا بەناو معارەزەن لە بەغدا و لە هەرێمیش لە حکوومەت بەشدارن ئەوە کێشەکەی دروست دەکات لێرە ئەوان کە دێن لە بابلین لە ئەعلامی عربی باس لەوەی دەکەن هەرێمی کوردستان ئیلتیزام ناکە و هەرێمی کوردستان بەو شێوەیە لە بابەتی مەنافزی حدودی گەندەڵی تێدا هەیە لایانی عربیش بە هەمان شێوە قسەکە لەوان وەردەگرێت ئەو شێوەی کە ئێستا ئەمە لە نوێنەری حکوومەت وەردەگرین سەبارەت بە تەسلیمکردن و ئیلتیزامکردنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانیش ئەو خەڵکە بەشایەت دێنەوە لەسەر خۆمان باستەوەی دەکەن کە ئەوانەش نوێنەری کوردن و بەدەنجی هەرێمی کوردستان لە پەرلەمانی عراقون و بەو شێوەش کە باس لە هەرێمی کوردستان دەکەن کەواتە ئەو قسەی کە ئەوان دەکەن گیان لێ ڕادەگیرێتن خوتوڕەتی با بڵێن ئەو نوێنەرانی کورد ئەوان دامانەی کورد لە بەغدا کە لە زەدی هەرێمی کوردستان لە دژی هەرێمی کوردستان قسان دەکەن هۆکارەکە بەڕاستی لە ئەوە دەگەڕێتەوە لەوێ پێویستە زۆر بە وریاییەوە لەسەر بابەتە تامل و کرێسا لە شارەی عراقی گەیشتینە مەرحەلە کە باس لە هەرێمی کوردستان دەکرێت ئەو ئاوەدانی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر مقارنە بکەی بە شارەکانی دیکەی عراقی و با بڵێن وەسەط و جنوبی عراقی ئەوە لە ئەو شارانە نادیتری هۆکارەکەشی ئەوەیە کە هەرێمی کوردستان لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوو توانێتی لە ڕووی ئاوەدانیەوە پێشکەوتنێک بە خۆی ببینێت و لە ڕووی ئیسیسماریەوە پێشکەوتنی هەبی بەڵام لایەنەکانی دیکەی عەربی کە خەڵک ئەو پرسیاریان ڕوبەڕوو دەکاتەوە باستەوەی دەکەن کە هەرێمی کوردستان ئیستحقاق خۆی لە موازنەی ئیتیحادی لە ساڵانی ڕابردوو زیاتر بردیە ئەوە دایانەوێ وها بە خەڵکی خۆیان پیشان بدەن کە هۆکارەکە ئەوە نییە کە هەرێمی کوردستان بە هەمان ڕێژە بەشدار بووە یان با بڵێن هەمان ئیستحقاقاتی هەبووە کە پشتی خۆتی کە محافظاتی جنوبی و شارەکانی ناوەڕاستی عراق وەریان گرتیە نەخێر ئەوان تا چەند ڕاست بوو کە ینی بۆ بەڵگەی ئەوەی کە حکوومەتی عێراقی هەتا ئێستا لە ڕووی ئەمن و ئاسایشی شەوە نەیتوانیوە مەسەلەن نەک بۆ هاوڵاتیەکانی بەڵکو بۆ دەسەڵاتدارەکانیش ئەمنیەت دەستەبەر بکە کە پەرلەمانتارێکی کورد من بینیم نووسی بووی لە دوای ئەوەی کە گەڕاینەوە بۆ کوردستان بەشێکی زۆری ئەو پەرلەمانتارانەی کە دژی کوردستان دەنگیان بە قانونەکەدا بوو لەگەڵ ئێوە گەڕاونەتەوە هەولێر زۆربەی وەندام پەرلەمانانەی بەتایبەتەوانی کە وەکو پێیان دەڵێن سونە ئێستا خۆیان ویان با بڵێن ئایلەکانیان لە هەرێمی کوردستان و لە هەولێر و لە سلێمانی و لە دهۆک دەژین لەخوان وەکو ئێمە لە کاتەکانی داوام دەگەڕێنەوە بەغدا و کاتەکانی دیکەش لە بۆ پشوو دەگەڕێنەوە هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە واقعەکە ئەوەی بەڕاستی لە دوای 2000 و دوای هاتنی داعش و پێشتریش بەڕاستی زۆربەی ئەندامانی پەرلەمان لە هەرێمی کوردستان دەژین ئێستا بەڵام ئەوشمان لە بیر نەچێکە ینی ئەوەی کە ئێستا لە کەرکووکی ژەگوزەرێ لە کەرکووک و دەوروبەری و داق و خۆئانە و کە عەرەبی هاور دەدێنەوە و خاک لە جوتیاری کورد زەوتەکەن بە زۆر ئەوانی بەڕاستی ئەرێ هەمووی بە زۆریان عەرەبی سونن و لە ژێر سایی پارێزگارێکی سەپێنراوی وەکو ئەوەی پارێزگاری ئێستای کەرکووک ئەچێ بەڕێوە کاک مەسعود باسی شتێک زۆر گرنگە ینی حەزەکەم ئەوە ڕوونکەینەوە بۆ بینەران ئێستا بڕیار دراوە لەم قەرزە کە غەڵەت نەم 12 تریلیۆنە بەڵێ 12 تریلیۆن دیناری عێراقیە هیچ نەدرێبە بە کوردستان و بە هەرێمی کوردستان و بە خەڵکی کوردستان باشە سبێ ڕۆژ ئێمە ڕێکەوتینەوە و ینی بودجەمان تێکەڵ بۆ 2021 بەشی کوردی تیاکە لەو قەرزانی کابی عراق بیداتەوە ئێمەش ینی کوردستان ژەوێ بیداتەوە
ئەزانی مشکلەکان بینی هەرێم و بەغدا تەراکماتی چەندین ساڵە. عێراق هەندێک با بڵێن بەیانات و ئەوانی لای خۆی کۆ کردوتەوە ئەڵێ من ئەوەن دەپارم لە هەرێمەوە. هەرێمیش حیساباتی کردووە و بە وەسائق داوای لە عێراقەکە ئەمە اقتصاديا معالجة ناكرة أما سياسيا معالجة كرة كسياسة تصوير المشاكل يعني أما بقرار بدري أوكي أما هموما اشتكان من صفر كينو لقناغك ودس بيكين لأساس أما قرض نية يعني أم قانونا تنهى غطائك والله من الحقيقة حكومتي عراقي أشي احتياطي بنكي مركزي بكارديني ولا رجاي حوالات يا سندات خزينة كوزارة مالية عراقية إطلاقك لرجاي بنكي رشيد رافدينو باري بنكي مركزي بكارينو أشياء وزاري ماليو توزيع كريه وصرف كريه يعني لأصلا باري دولتي عراقية خوي طبعا قانونيا ببي قانوني بنكي مركزي حكومة بوينية وبارانا مكار بينه بلان أما حيلي شي قانونية كترتيب كراوة مشكلة كان بيني هرم وبغداد چەند درێژتر بخایێنێ ممکنە معالجە کردنی ئەوەندە قورستر بێتەوە بۆیە تا زوو معالجە بکرێ ئاسانترە بێ و باشترە بێتەوە چونکە هەست ئەکرێت هەندێک لە وڵاتانی ئەقلیمی هەیە هەر کاتێک هەرێم و بەغدا لە یەکتر نزیکە بنەوە و ئاگەنە ئەوەی چارەسەری کێشەکان بکرێ دەستێوەردانی لەکەن و دەستێوەردانی سیاسی بۆ ئەوەی کێشەکان قوڵتر بێتەوە و ئەم عێراق دائیمەن بەم لاوازی و بەم دابەشبوونە بمێنێتەوە بۆی ئەوان بە ئاسانی بتوان دەستێوەردان بکەن یەک دوو بۆی بتوانن لە ڕێگای بەغداوە بە ئاسانی زەخت لە هەرێمی کوردستان بکەن لە ڕووی سیاسی و ئەگەر سیاست و تەوەجوهاتی هەرێمی کوردستان بە ئاراستەی سیاسەتی ئەو وڵاتە ئەقلیمیانە نەبێ ئەو کاتە وەرەقەی زەخت زۆرە بێ لە بەغداوە بۆی لەسەر هەرێم جێبەجێ بکرێ ئێمە بەسەراحات یعنی هەمووتان ئاماژەتان بە هەندێک خاڵ کرد بە تایبەتی جەنابەت کێشەکان چین مشکلەی ئەحزابی کوردی ئەوەیە تا ئێستا چوارچەوەیەکی نیشتیمانی استراتیجی نییە بۆ بەرژۆندەکانی گەلی کوردستان یعنی معقول نییە سەرۆکی هەرێم لەسەر ڕاستپاردەی سەرۆک بارزانی کە ئەڵێ کوت لە سیاسەکان و ئەحزاب لەگەڵ سێ سەرۆکاتێکە کۆبنەوە کە سەرۆکی هەرێم بۆ حالاتی تر حزبەکانی بانگێشت کردووە بۆ کۆبوونەوە یەک کەسێک تعلیقی نەبووە یەکسەر هاتوون کە ئەگاتە سەر ئەوەی بابەتێک پەیوەندی بە قوتی خەڵکەوە هەیە بە بودجەی هەرێمەوە هەیە بە شکاندنی تەوافقەوە هەیە لە دەوڵەتی عێراقیە هەندێک ئەحزابی کوردی دەستەکان بە مزایدات و وەکو وەرەقەیەک بۆ ململانی ناوخۆ بەکاردێنێ ئەمە بەڕاستی ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە یعنی خەڵک شەقامی کوردی ئەبێ خوێند لە زاویەکی ترەوە تەماشایان بکە ئێمە لەناو هەرێمی کوردستان هەرچەندێ ململانیمان هەبێ شتێکی طبیعیە لەبەر ئەمەش ئەحزاب دروست کراوە بەڵام کە ئاگاتە سەر بەرژەوەندی نیشتیمانیەکان بەرژەوەندی خەڵک بەرژەوەندی گشتی لێدانی گەورە لە پرۆسی سیاسی لە عێراقا نابێ ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان نابێ بچێتە بەرەی مزایداتەوە ینی بەڕاستی ئەمە خەتەرێکی گەورەیە لەبەرەوەی یەکێتی یەکێکە لەو حیزبانەی کە چل ساڵە لەگەڵ پارتیا خەباتەکان تێکۆشانەکان ئەحزابی تریشەیە بەس من بۆ ئەڵێمێکێتی لەبەرەوەی دوو حزبی سەرەکی لە وڵاتەیە ئەمە حەقیقەتە کەس ناتوانێت نکۆڵی لێ بکە ئەم وڵاتە بە دەرەجەی ساسی یەکێتی پارتی بەڕێوەیە بن ئەحزابی تریش محتەرەمن بە پێ پێکات حەجمی خۆیان حزوریانی وجودیان هەیە ئەمە هەڵەیەکی زۆر استراتیجیە حتا لە بەغداش ئەگەر برادرانی تر پەرلەمانتارانی کورد لە ئیعلامە قساکەن ڕێی جیاوازان هەیە بەڵام نابێ پارتی و یەکێتی یەک هەڵوێست نەبن لەسەر ئەو بابەتانەی کە پەیوەندی بە گەلی کوردستانەوە هەیە کە بابەتی نیشتیمانەکانە شکاندنی دەستورە شکاندنی تەوافقە تەوازونە شەراکەیە یەکێتی و پارتی نابێ لەمەیە دوو ڕێگای جیاوازیان هەبێ ئەبێ لەم بابەتانەیە بە تایبەتی لە بەغدا لەسەر یەک ئاراستە بن یەک ڕێگا بن لە هەرێمی کوردستانە با ململانی هەبێ لە چوارچێوەی ئەو فۆرمە سیاسی کە هەیە لە ناو پەرلەمانە لە ناو موسساتە لە هەر شوێنێکی ترە ئەمە ینی خەتەرێکی زۆر گەورەیە لەبەرەوەی لە تاریخی کووردە دائیمەن ناوخۆی هەرێمی کوردستان خاڵی لاواز بووە و نارەکانی کورد توانیوانە زەفەری پێبێنن لەسەر ئاستی عێراق ئێمە ینی ئاماژەم پێ کرد ئێستا
دوو سێ پێگەی ئەساسیمان هەیە لەناو مؤسساتی دەوڵەت سەرۆک کۆمارە وەزیری خارجیە جێگیری سەرۆک پەرلەمانە وەزیرمان هەیە و وەکو کاک ڕێبوار ئاماژەی پێکرد گرنگە تەنها بم مەناسبانە ئین نەبین ینی مؤسساتی دەولەت لە عێراقا حتا لە هەرێمی کوردستانیشە مدیر عامەکان کاکە مؤسساتی دەولە بەڕێوە بن هەموو شتێک طبخەکەن ئامادەیەکەن ئەچێتە پێش وەزیر ئیشرافەکە ناچێتە ناو وردەکاریەکانەوە و لەسەر ئاسی پەرلەمانیشە بەڕاستی ئێمە پێویستمان بەوە هەیە هەمانگی باشتر هەبێت لە نێوان فراکسیۆنەکان و بەڕێوەبردننی کاروباری عێراق لە هەولێرەوە یان لە سلێمانیەوە کارێکی زۆر زەحمەتە قورسە گرنگە کورد حزورێکی بەقوتری هەبێت لە بەغدا و بتوانێت ئەوانەی کە لە بەغدان بتوانن بڕیار بەدەست بن بتوانن بڕیار بدەن و بتوانن تحملی مەسئولێتیش بکەن. حەزەکەم شتێک وەکو ئەمان وەکو ڕۆژنامەنووسی قساکەم چکە لەسەر دیمەنێک کە من ئەو بەرەبیانە لە پەرلەمان بینیم ئەویش وەختێک کە یاساکە پەسەند کرا و تێپەڕێنرا بینیم بوو بە چەپڵە ڕێزان و پیرۆزبایی لە یەکتری و ینی هەندێک بینی زۆر بە دڵخۆشی و بە شاگەشکەیەوە ینی ئەمەیان کرد و تقریبان تەسەورەکەم هەمووشی لەبەر ئەوە بوو کە ئەم بەندەی تیا بوو دژی بە کە لە بەرژەوەندی با بڵێن کوردستان و هەرێمی کوردستان لەمەجا من ئەوەی کە ئاشنابێ بە مێژوی و عێراق ئەزانێت کە ئەم چەپڵە لێدان و چەپڵە ڕێزانە بۆشتی بێبەها و بۆشتی هەڵا یا بۆ بڕیاری هەڵا مێژوێکی زۆر خراپی هەیە لەگەڵ لە عێراق بۆ دیکتاتۆرەکان و بۆ مەلیکەکان و بۆ زۆر شت کراوە ئەم هەندێک بۆ جموجۆڵی زۆر خوێناویش چەپڵە لێدراوە بەڵام من ئەمێ ینی لە پشت ئەو چەپڵە ڕێزانەوە ئەو عەقڵێتە ئەو کولتورەی پشت ئەو بیرکردنەوەی پشت ئەو چەپڵە ڕێزانە بۆ شتێک کە تۆ بۆ ماوەی چەند مانگێکیش بێ ئەگەر ینی نزیکەی 6 ملیۆن هاوڵاتی خۆت کە ئەتێ پێیان بڵێ هاوڵاتی عێراق بێبەشکەی لە داهاتێک لە موچەیەک لەو موچە فەرمی کە هەیەە سێ قسە لە سێ سەرکردەی باڵای کوردستان کە لە ناو پەیامەکانیان نەخوێنمەوە ئەوانیش ئەو سێ سەرکردەیەش ینی معاملەی زۆر ورد و ئەزمونیان هەیە لە معاملە لەگەڵ نوخبەی ئێستای کە لە عێراق حکومڕانیەکەن یەکیان سەرۆک بارزانانی لە دێڕێک لە پەیامەکە وتی دەرکەوت یان مەبەستی ئەوان وکاڵێ ئەوان مەبەستی نوخبەی سیاسی عێراق دەرکەوت ئەمانە پێشوەختە بڕیاریان داوە کە لە دژایەتی هەرێمی کوردستان بەردەوام بن هەروە بەڕێز نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئەویش قسەیەکی کردوتی نوخبەی سیاسی ئێستا سەرکردەکانی ئێستایەوەی کە لە پەرلەمان زاڵن پێیان وایە سەرکەوتنێکی گەورەیان بەدەستهێنەوە بەڵام ئەمە شکستێکی زۆر گەورەیە بۆ خۆیان و بۆ ئایندەی عێراقیش مەترسیدار هەروەها بەڕێز مەسرور بارزانیش سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە تویتێکە نووسی فیدرالی مافە فیدرالی پاداش نییە بە ئێمە درابێ و ینی ئیتر ئەمازانی چۆن ئەم فیدرالی دروست بە درێژایی ئەم مێژوە زاگە تۆ لەم قسانە وردبی تۆ ئەگەی تا چەند ئەنجامێک منەڵێم ئەو سێ بەڕێزە ئەزمونیان هەیە لەگەڵ معاملەکردن لێرەدا عەفومەکەی بە سێ قەوس هەڵوێستی بەڕێز سەرۆک کۆماریش لە بەیاننامەکەی سەرۆک کۆماریشە مەترسی ئەوە ئەدات کە ئەمە پێشینەیەکی زۆر خراپە و دەستپێکی قۆناغێکی زۆر تازەی مەترسیدارە کە هەڕەشە لە ئەمن و سەقامگیری ئەم وڵاتاکە ئەویش وەکو کەسایەتێکی کورد ئەکرێ حسابیکەی بەڵام مەبەستم ببورن ینی هەڵوێستی ناو کوردستان بوو ئەوەی کە ئێستا من لەوەی لەنا ئەم پەیامانە تێگەیشتم کە ئەو نوخبەی ئێستا ئەو بژارەی دەیک ئێستا با بڵێن عێراق بەڕێوە ئەبەن باوەڕیان بە فیدرالیت نەماوە هیچ باوەڕێکیان نییە پێیان ئەڵێ پەشیمان بوویتە لە ئەساسە باوەڕیان پێنەبوو بۆی وڵاتەکە دروستکەنەوە باوەڕیان پێهێناوە گرنگە باوەڕیان پێناوە ئەم باوەڕ پێنەمانەی خۆیان لە ڕێی میدیاکان و لە ڕێی لێدوان و لە ڕێی ئەو پارەی خەرجیەکان گەیاندویانەتە خەڵک ینی بۆی بڵێن بگا بە خەڵک کە تاکە کێشەی عێراق ئێستا ئەوەیە کە سیستەمی فیدرالیە تاکە کێشەی عێراق ئێستا ئەوەیە کە هەرێمی کوردستان هەیە تەنانەت ئەوەی کە کاگڕێباش باسی کرد یا دکتۆریش پێماوەی باسی کرد ئەوەی کە لە خەڵکیان وا گەیانەوە کە کوردستان بۆیە جادەوبان و بینا و لە ڕووی ئەمار و ئەوانەوە ئاوەدانی و ئەمنیەت و پێشکەوتترە لە بڕۆی لە پارەی باشوورەخوا پاژور و ناوەڕاست دەخوا ئەم شتانە کە لە خەڵک گەیەنراوە
بۆتە خەریکە ئەوەی کاک مەسعود دروستە بۆتە دروشم و بانگەشەی ئینتیخابی ئێمە ئێستا بە حساب ئەبێ 6 مانگی تر هەڵبژاردن لە عێراقا بکرێت مادام بۆتە دروشم بۆتە بانگەشە مەترسێک ئەلێرە دەست پێکە یعنی تۆ چەند دژی هەرێمی کوردستانی چەند دژی کورد بی چەند هەوڵ بێ ئەم هەرێمە بخینچێنی و زەلاوازیکەی یانی تۆ دەنگ زۆرترێنی کە ئەمە ئەگەر تۆ دیوەکەی تری لێگوێتەوە ینی ئەگاتە ئەوەی کە شۆڤێنیەت لای ئەوانە بیرکردنەوەی شۆڤێنیەت و بۆ لای خەڵکیش خەریکای گێنن نزمیاک دەدە بۆ لای خەڵک کە ئەمە ڕۆمەترسیدارەکەیەتی گەشتۆتە لووتکە کامە دیوێکی زۆر خەتەرە لەمەی کە ئێستا لە عێراقە گوزەرێ بۆیە من بە کۆتایی قسەکان بۆ هێنم کە گرنگە ئەم یاسایە تێپەڕیە ئەجە کاتیە بۆ قۆناغێکە بۆ شتێکی دیاری کراوە ئەمانە قەیناکە بەڵام گرنگە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بیکاتە دەرفەتێکی گرنگ کە ئیتر بەم عەقڵیە مەرکەز ویستەی بەغا بڵێ ستۆپ ئیتر ئێمە هاوبەشین لە حوکمڕانی ئێمە بەشدانین لە حوکمڕانی ئێمە یان کەمینەیەک نین تۆ هەردەقی بمانێ تێ بە سەپڵە ڕێزان ئاوتمان کەیت دکتۆر قەنەعاتی منەوەی کاک بەرەم ئێمە ئێستا بژاردەکانی لە بەردەم کارێ لە بەردەم کوردستان ئەما بێتەوە بژاردەی زۆر کەمن ببورن ئەشی دوو خولەکتان هەیە ببورن زۆر باش ئەم پێم وایە حکوومەت هێرێمی کوردستان و کوردستان بە شێوە گشتەکەی دوو بژاردەی لە بەردەستایە کە سێمیانی نییە یەکەمیانەوەیە کە بە هەموو شێوەیەک دژی ئەم یاسایە بۆستێتەوە لە ڕێی کەناڵی دیپلۆماسیەوە بێ لە ڕووی فشاری سیاسیەوە بێ لە ڕووی بەگەرخستنی هەر کارت و فشارێکی سیاسی کە بەدەستێوەیەتی چونکە ئەم قانونەکە بڕوا وەکو کاک مەسعودی مەترسیەکە لە خودی قانونەکە و لە دەقەکەیان نییە بەڵکو لەو پێشینە خەتەرەیە چونکە ئێمە دوو قانونی زۆر مەترسیدار هەیە کە ئەکرێ ئەگەر ئەمەیان بۆ بچێتە سەر زۆر بە ئاسانی ئەو دوو مەترسیە گەورەمان بەسەرا ئەسەپێنن یەکەمیان کە کەمتر مەترسیدارە قانونی بودجەی ساڵی 2021 کە لە ڕێیە بەڵام مەترسیدارەکە قانونی نەوتوگازە کە مقۆمقۆ هەیە کە ئێستا بەتەمان بە هەمان شێواز و بە هەمان شکل و شێواز ئەوەی کە لە ساڵی 2005ەوە نەتوانراوە بکرێت لە ئیستایا ئەمە بخۆستنەوە چاوەڕێی هەڵوێستی حکوومەت هێرێمی کوردستانەکە کە حکوومەت هێرێمی کوردستان نەیەوێ ڕێکەوتن بکە و ئەم فشارە ملکەچ نەبێ بۆ ئەمە لە بەرامبەرە ئەبێ بگەڕێتەوە سەر بژاردەکەی ترکە بژاردەی خۆ بەڕێوەبردن و خۆ بژێوی پەیداکردن و ئیدارەدانی ذاتی خۆیەتی کە ئەمەیان زۆر قورسە بەڵام ممکنیشە ینی تۆزێک خۆگلێرکردنەوە و تۆزێک دەستبردن بۆ ئەوانەی کە هەیە بەڵام پێویستی بە یەکدەنگی سیاسی هەیە پێویستی بە پاڵپشتێتی هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە پێویستی بە یەکگرتووی هەیە بەو حاڵش پرزەی کە بەداخەوە ئێمە هەرەوەندەی ئەو چەند ساعتی کە لە پەرلەمانە بینیمان ئەمە لایەنێکی دڵخۆشی بوو بەڵام بەداخەوە بەو شێوازە زەحمەت وڵاوی دەمێ باسی بکەم خودی یاساکە یاسای تەمویلی ئەجی مالیان با بڵێن یاسای قەرزەوەی کە باسی لەوە دەکرێت جەنابی کاک مەسعود دەزانی لە بواری مالیە ئەو شکستە ینی تێپەڕاندنی یاسایەک ینی ماناکە ئەوەیە کە حکوومەت نەیتوانە بە مجێرەی موازنەی خۆی وارداتی بەشی ئەوەی ناکاتن کە ئینفاقی خۆی پێپڕ بکاتەوە دێ پەنا لە بۆ قەرز دەبە کەواتە ئەوە شکستە لە ڕووی مالیەوە پێویست بەوەی ناکات بێ لە ناو هۆڵی پەرلەمان ئاهەنگی لە بۆ ینی حەفلەی لە بۆ بکرێ و کە ئەنەما توانیمان سەرکەوتنەک بەدەست بینین ئەو یاسایەمان تێپەڕان ئەوە خۆی لە خۆیدا ئەو یاسایە شکستە بەڵام هۆکاری ئەو ئاهەنگی کە ئەوان لە ناو قای پەرلەمان کردیان ئەوە بووکە کوردیان بێبەش کرد لەو یاسایە خۆ ئەگەر بە هەموو حساباتی کە هەیە ئێستا بە سەریعی حساب بکەن ئەوەی پشکەی کە هەرێمی کوردستان لەو 12 تریلیۆنە وەری دەگرت ئەگەر سێمان گۆری بگردوا دەیتوانین کەمتر لە تریلیۆنە گۆر بگریانی ئەوە ناکاتە 110 کەمتر 1970 ئەو قەرزەی دەکردکەوە حکوومەتی ئیتیحادی بەتەمایەوەری بگرێت بەڵام هۆکارەکە ئەوە بووکە بێبەشکردنی کورد بوو لەو بابەتە دووەمیان لەسەر بەشداریکردنی لایەنەکانی دیکەی کوردی لە کۆبنەوەکەی سێ سەرۆکاتەکەی ئەوەی کە سەرۆکی هەرێم ویستی لەگەر با بڵێن لایەنەکان نوێنەرەکانی کورد بیکە سەرۆکی هەرێم نەویست بەتەنیا بڕیار بدا لەو بابەتە ویستی لایەنەکانی دیکە بەشدار پێ بکاتن لە بڕیار ینی ئەوە خۆت زیینەوەی پێم وایە لە مەسئولیت ڕاکردنە لە مەسئولیت لە ئەو لایەنانی کە نەهاتن بەشدار بن لەو کۆبنەوە داوای لێکردن کە بێن بەیەکەوە بڕیار بدەین نەک تاک لایەنە بڕیار بدرێ و پاشانیش لایەنەکانی دیکە بێن لە دەستگاکانی ڕاگەاندن باسەوە بکەن کە ئێمە ئاگادارین بەڵام بەداخەوە ئەو جارش بە هەمان شێوەی جارەکانی ڕابردوو بەشدار نەبوو وڵی بەڕێی من ینی ئەو هەنگاوانەی کە لە ماوەی ڕابردووە کابینەی نۆ و شخصی جەنابی کاک مەسعود دەستی پێ کردووە گرنگە ئەمانە زۆر تەکیدی لێ بکرێتەوە ینی ئێمە بەڕاستی ئەبێ شێوازی بەڕێوەبردننی خۆمان باشتر بکەین
يعني فعلا دەستکەین بە چاکسازی لەسەر ئەرزی واقع و مۆزوعی چاکسازی تەسیس نەکرێتتر ینی جانبی سیاسی مسیتر نەبێت لەسەریە لەبەرەوەی تاوەک و شێوازی بەڕێوەبردننی ناوخۆی هەرێمی کوردستان چاک نەکەین لە ناوخۆشان بەهێز نابینەوە ئەمە یەک دوو گرنگە لەگەڵ حکوومەتی عراقیە ئەو تەفاهماتانەی کە هەبووە لە ماوەی ڕابردوو بۆ ئەو مەبلەغە پارێکە بۆ موچە دەرخانەکرا بۆ بەشێک لە موچە ئەم ئەرزیەتەی کە هەیە بتوانین ئستثماریکەین من بۆ خۆم ڕئیم وایە ئێمە تەنها ینی بە یەک مەلەفۆ لەگەڵ عێراقا کاگرێباریش تا ڕادێک ئاماژەی پێکرد بە یەک مەلەف لەگەڵ عێراقا قسە نەکەین ینی بەرنامەجێکی گشتگیر هەبێ و بۆ فترەیەکی زەمەنی دیاریکرا و لەسەر لە هەمان کاتدا لەسەر چەندین مەلەف لەگەڵ عێراقا بکەوێنە گفتوگۆ طبعا ئەمە پێویستی بەوە هەیە ینی ئەرزەیەتی سیاسی بۆ دروستکرێت لەناو بەتایبەتی پێکهاتەی شیعی لەلایەن بڕیاربەدەستەکانی شیعە و حقیقەتێکیش هەیە ئیشکالیەتی سیاسی لە عێراقا دروست ببێ ڕاستە ممکنە بەغدا زەرەر بکە بەڵام ئێمەش زەرەرەکەین لەبەرەوەی ئێمە لە 100 ساڵی ڕابردووە ینی حکووماتی عێراقی ناچاریان کردوین بەرگری لە خۆمان بکەین و هانا بۆ چەک و چیاکان ببین بۆی لە ناو نەچین ئێستا ئێمە کیانێکی فیدرالی وجودمان هەیە و هەرێمی کوردستان تا ڕادێکی زۆر باش بژانەوەی بخۆیەوە بینیوە خەڵک ئەگەر مشکلەی موچەی نەبێ بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان لە ژیان و گوزەرانێکی تا ڕادێکی باش لە ژیانێکی خۆش ئاژی تەنها ئەم چەند ساڵەیە کە مشکلی موچە هەبووە خەڵکی خستۆتە قەیرانەوە و تەئکید لەوەش بکەینەوە ینی من ئاخر قساکەم ئەگەر پێکاتەکانی عێراق کورد و سونە و شیعە لەسەر ڕێڕێوێک لەسەر ئاراستەیەک ڕێک نەکەون کە دەستوری عێراقی ڕێکی خستووە ممکنە خەریکی وردەکاریە بین مەشغوڵی وردەکاریە بین بەڵام دڵنیابن ئەوە هەموو گەلانی عێراق بەرەو هەڵدێرێکی زۆر خراپە برێ بەرەو تونێڵێکی زۆر تاریکە برێ و ئەم پەیامانەش گرنگە لە کۆبوونەوە داخراوە فەرمیەکانیشە بە سەرکردەکانی عێراق بگەندرێ و جارێکی تر تاکید لەوەکەمەوە ئەحزابی سیاسی کوردی بەڕاستی عیبێکی گەورەیە لەسەر قوتی موچەخۆرانی هەرێم مزایداتی سیاسی بکەن من بەڕای خۆم بڵێم لەسەر ئەم بابەتە من ڕاستی خۆم کەمێک ڕژبینم لەوەی کە ئەم نخبە سیاسی کە ئێستا لە عێراق لە ڕووی ئابووری و ئەمنی و سەربازی و هەموو شتێکەوە زاڵە پێم وابێ ئەزمون سەلماندی کە بە کەڵکی حکومڕانی ئەم وڵاتەنان و ئەزمون سەلماندی لەوەی کە پێم وابێ گفتوگۆش لەگەڵ ئەمانە یعنی باوەڕم بۆ نەمەوە مانۆڕێک لە ناو عێراقا هەر جۆرێک بەجار ڕێکەوتنە چیە لەگەڵ ئەم نخبەیە سەر بگرێ بەڵام دیسان کەمێک گەشتبینیشمان هەبێ لەوەی کە ڕەنگە هێشتا کات مابێ بۆ گفتوگۆ بگەینە دانوستانێک بەڵام پێم وابێ ئەمە لاوازۆ ئەبێ بە زۆرێکی کەیتر عێراق چارەسەر بکوێت ئەم کێشە گەورانی عێراقۆ یەدەجی احتیاتی عێراق لە 8 ملیارەوە ئێستا وەک باسەکرێت بۆتە 35 ملیار لە دوای ئەمە پێمە بێتە 35 ملیار ینی خۆمە وڵاتە ئایندەکەی بەڕۆکوی ڕۆلایانی کەم لە ڕووی ئابووریەوە باواز لە سیاست و ئەمن و ئەمانە بینین ئەوەی کاک مەسعود باسی کرد ئەوەش زۆر گرنگە ئێمە لە ناوێکە لایانی کەم لە ناو قەیران و کێشە گەورەکانە یەکدەنگ بین بۆی جیاوازیەکانمان لە ناو قەیرانەکانە بەهێزمانەکە بەهێزمە تەنانەت پێم وابێ لایەنێکەوەی کە لەوەی لە پەرلەمانی عێراق ڕوویە ئەوەیە کە ئێمە لە بەرۆی جیاوازین و فرەدەنگین و لاوازین بۆیە ئەم شتانە تێئەپەڕێنن بە ئاسانی ئەوی تریش کە دیسان هەر زۆر لێوەی بەڕێز ئاماژەی پێدا پشتیوانی کردن و پێداگری و تاکید لەسەر چاکسازی لە کوردستان بۆ ئەوەی ئێمە ئیتر نەکەوینەوە ڕەوشێکی وە پێویستمان بە ئیمزای وەزیرێکی شۆڤێنی مەزاجی بێ کەی ئیمزایەکە ئەو پارەیە گاتە کوردستان یاخود کەی پەرلەمانی عێراق مەرحەمەتەکە و بڕیارێکی باشمان بۆ دەرکە کە پارەمان بدەنێ بۆیە هیوادارم چاکسازی لە کوردستان سەرکەوتوو بێ و ڕۆژ بە ڕۆژ هەنگاوەکانی باشتر بۆ ئەوەی کە ئێمە ئیتر پێویستمان بە لایەنی کەم هەندە تەشەبوز نەکەین تەنەزول نەکەین و دانوستانەکانمان لە 250 میلیۆن دۆلار نەبێت بەڕێزان کۆتایی ئەم گفتوگۆ زۆر سپاس بە هەموو لایەکتان کۆتاییەکە بە نمونەیەکی تا ڕادەیەک هەم کارەسات هەم کۆمیدیای هێنمەوە
ناظم غزالي گۆرانێکی هەیە ئەڵێ هەدۆلە المەڕمەڕۆنی هەدۆلە العەذبۆنی على جسر المسيب سيبوني جا ئەو جسری مسەیەبە لە ئەکەوێتە قەزای مسەیەب جسرێکی ئاسنی گەورەی کۆنا بەیانیە خەڵکی ئەو قەزایە لە خەو هەستان سەیرانکردنیوەی جسرەکە هەرچی شێلمان و ئاسنەکەی بوو دەزرا بوو دوایش بەرپرسانی ئەو شارە وتیان پشەکە خواردی جا ئێمە لە وڵاتێکین جیسر ئەدەزرێت لە شەوێکە ئێمە لە وڵاتێکین مەسەن 6 ملیار دینار دراوە وەزارەتی کۆچ و کۆچبەران سەرفی کردو بۆ ئەوەی چی بۆی کە سەهۆڵ بکڕەوی خاتە ناو مەبەڕیدەی کەمپی ئاوارەکان و بۆی هەوای مەبەڕیدەکە تۆزێک فێنکتر بێ لەو ڕۆژانەشا گرتە ڤیدیۆیەکم لە بەرنامەیەکی کەناڵێکی عێراقی بینی کە سەلاجەیەکی کە قەبارەکە 1 مەترە لە وڵاتێکی ئەوروپی کڕاوە 160 دانە لەم سەلاجەیە هەر دانەی 41 ملیۆن دینار و 750,000 کەوتووە لەسەر حکوومەتی عێراق جا ئێستا ئەم حکوومەتە پەرلەمانی ئەم وڵاتە داوای شەفافیەت و ڕقەمی دروستتر لە حکوومەتی هەرێمی کوردستانەکە بۆیە ئەم نمونانەم هێنایەوە نمونەگەلی ناخۆشن بەڵام پێکەنی ناویشن بۆی کە تێبگەن ئەم فشارێکە لەسەر هەرێمی کوردستانە نەڕقەمە نەژمارەی بەرمیلە نەداتایە نەپارەی داهات و بوومرگ و ئەوانێ فشارەکە هیچی ئەوە نیە فشارێکی سیاسی و ئەیانوی هەرێمی کوردستان لاوازکەن هیوادارم کوردستان بەهێز بێ و خۆڕاگر بێ بەرامبەر ئەم فشارە تا ئەڵلقەیەکی تر خواتان لەگەڵ